بەڵێ عەزیزان دووبارە لە بەرنامەی کابینەی نۆیەم سڵاوتان لێبێت. بۆ ئەم شەو تەوەرێکی ئێجگار گرنگمان هەڵبژاردووە بۆ ئەوەی قسەی لەبارەوە بکەین سەبارەت بە وەرزش. ئەوترێت نزیکەی سێدەیە، نزیکەی 30 ساڵە قسە لەسەر دۆخی خراپی وەرزش ئەکرێ، بەڵام خراپتر ئەبێت باشتر نابێت. قسە زۆر ئەکرێ سەبارەت بەوەی کە بۆچی دۆخی وەرزش تا ئەم ساتەی ئێستامان لەو دۆخەی ئێستادایە. ئەوترێت بەرەو پێشچوون هەیە. قسە لەسەرەواکرێت کە خاڵی ئێجگار گەش هەیە، بەڵام دەشوترێت کە کەم و کوڕیەکان زیاترن. وەرزشکاران گلەییان هەیە، یانەکان گلەییان هەیە. ئەگەر بینە سەر ئاستی شارەکان هەر لە خانەقینەوە تا دەگەینە زاخۆ گلەییان هەیە. باس لەوە ئەکەن کە وەرزش لە جیاتیەوەی پرسێکی نیشتیمانی بێت، ئێستا پرسێکی حیزبیە. وەرزشکاران بۆ ئەوەی شتێک بەدەست بێنن، بۆ ئەوەی سوودێک ببینن، بۆ ئەوەی خۆیان پێش بخەن، ئەبێ بچنە بەر دەرگای پارتە سیاسیەکان. ئەمە تا چەندە دۆخێکی ئاسایی و دروستە. بابەتێکی دیکە سەبارەت بەوەیە کە لە کابینە جیاوازەکانی حکوومەتی هەرێم لە جیاتیەوەی گرنگی زیاتر بە وەرزش بدەن، هاتن ئەوەی وەزارەتێک بوو بە ناوی وەرزش و لاوان، یاخود وەزارەتێک هیچ نەبێ ناوی وەرزشی تیا جێگە کرابەوە، ئەویشیان لا بردووەکوەوەی دۆخی وەرزش لە هەرێمی کوردستان زۆر زۆر باش بێت، پێویستی بەوە نەبێت وەزارەتێکە بێ لای لێ بکاتەوە. سەبارەت بە شار و شارۆچکە جیاوازەکانی هەرێمی کوردستانیش قسەی زۆر ئەکرێت سەبارەت بە دۆخی وەرزش. من بۆ ئەم بەرنمەیە کۆمەڵێک کەسی شارەزا و پسپۆرم بان کردووە کە ئەوان لە نوێنەرایەتی تەواوی وەرزشکارانی هەرێمی کوردستانەوە ئەرکی ئەم شەویان ئێجگار قورسە. نوێنەرایەتی ئەوانەکەن، باس لە خەمەکانەکەن، باس لە کەم و کوڕیەکانەکەن، باس لە گەندەڵیەکانی شەکەن، واروەها باس لە نائەدالەتیەکانی شەکەن. من زیاتر ناڵێم با دەستپێکی بەرنامەکەمان وەکو هەمیشە بە پاکێجێک ببینین و دەست پێ بکەین، پاشان قسە لەسەر دۆخی وەرزشەکەین لە هەرێمی کوردستان. فەرموون. ساڵی 2019 ئێرە هۆڵی یانەی هەولێرە کە زۆرینەی خول و پاڵەوانەتیەکان لێرە بەڕێوە دەچێت. هۆڵێک بە جۆرێک بێخزمەت گوزاریە، هیچ مەرزێکی ستانداردی تێدا نییە. ئەمە خولی تۆپی دەستی یانەکانی کوردستانە. لەم هۆڵە گەرمە جگە لەم ئامێرەی فێنکەرەوە نەبێت، هیچ ئامێرێکی تر تێدا کار ناکات. لە هەولێری پایتەخت تاوکو ئێستا هۆڵێکی نێودەوڵەتی نییە، هەر بۆیە هەموو خول و پاڵەوانەتەکان بە ناچاریش بێن لێرە بەڕێوە دەبردرێن. ئەم ڕاهێنەرەی تۆپی دەستیش بەرپرسانی وەرشی بە کەم تەرخەم دەزانێ بۆ ئەم دۆخە. کابینەکانی یەک لە دوای یەک بیریان لەوە کردباوە چەند هۆڵێکی نێودەوڵەتی وەرشی ئەنجام دەن، بە تایبەتی یانەکاندا. ینی سەیرە بەڕاستی بازرگانێکی یەکجار زۆر دەکرێت لە ڕووی یانەکانەوە. ینی کێشەکە لە نەبوونی پارە نییە، ینی کێشەکە ئەوەی پارە هەیە. ئێمە لە وەرزش لە کوردستان زۆر خراپین، تەنانەت لە دوایەوەی کە لە 2023 دەبوایە ینی پلانێکی زۆر تۆکمە بۆ وەرشی کوردستان دانرابایە، بەڵام بەداخەوە ئێمە نەمانتوانی ئەو پلانەدانن. لە پاش 2023 بەغدا بە شێوازیشتر بە باشتر لە هەرێمی کوردستانیش توانی وەرزش بەرەوە پێرچێت. ژێرخانی وەرشی لە باشووری کوردستان بە جۆرەی خراپە. بەرپرسانی وەرشی لەم هەرێمە نەک ناتوانن هۆڵ و یاریگای نێودەوڵەتی دروست بکەن، تەنانەت ناتوانن بارەگایەکی شیاویش بۆ خۆیان دابین بکەن. ئەمە بارەگای لێژنی ئۆلۆمپی کوردستانە کە گەورەترین دامەزراوەی وەرشیە لە کوردستان. میدیاکارێکی وەرشی هیوا دەخوازێت بۆ باشترکردنی دۆخی وەرش و بە سیستەمکردنی دوورخستنەوەی سەرجەم بەرپرسەکانی وەرشی ئێستاە لە پۆستەکانیان. وەکو تکاش لە سەرۆکی حکوومەتی داهاتوو لە کابینەی تازەی دەکەم کە هەموو ئەو بەرپرسە وەرزشانێک کە ئێستا هەن بیان گۆڕێ. من پێم وایە ئەو بەرپرسانێک کە ئێستا هەن کە لە ماوەی 20 تا 25 ساڵی ڕابردوش هەمان ئەو کەسانە بووینە کە ئێستا وەرزش بەڕێوە دەبن، هۆکاری هەرە سەرێکین بۆ ئەوی وەرزشی کوردستان ئیفلیس ببێ. بەداخەوە ئەوان ئەوەندەی خەمی کورسیانە، ئەوەندەی خەمی جرفانی خۆیانە، خەمی پێشخستنی وەرزشیان نییە. ئەوە خاڵێکیان خاڵێکی دیکەی کە هەرە گرنگ ئەوەیە
کورتکردنەوە یاخود بڕینی دەستی حەزب لە ناو وەرزش کە ئەمن پێم وایە ئەوە کارەساتی هەرە گەورەیە ناکرێت ئەو دووکایە یان حەزب تێکەڵ بە وەرزش بکرێت کە بەڕاستی ئەوە من بە کارەسات ناوزەری دەکەم یاخود شتێکی دیکەشەیە پشکانەی وەرزشی کە بەڕاستی ئەوش هەر کارەساتێکی دیکەیە من پێم وایە لە هەرێمەکەی خۆمان نەبی لە هیچ شوێنێکی دیکەی دنیا ئەو شتە نییە. لە باشووری کوردستان نزیکەی 80 یانەی وەرشی هەیە سەرجەمیان لەلایەن حکوومەتەوە هاوکاری دەکرێن. ئەم ڕێژە یانەکانیش بە بەراورد لەگەڵ چەند یانەیەکی وڵاتانی دراوسێ و عەرەبی زۆر زیاترە. سەرباری ئەمەش وەک ئەم ڕاهێنەر و مامۆستای زانکۆیە دەڵێت بۆ باشترکردنی دۆخی وەرزش بەگشتی پێویستە حکوومەت پلانی درێژخایانی هەبێت و بۆ کابینەی نوێژ وەرزش ڕادستی کەسانی دەستپاک بکرێت. داوا لە حکوومەتی تازە بکەین ئەوەیە کە دیدێکی بەرفراوانی هەبێ بۆ وەرزش بۆ فەلسەفەیەکی زۆر تازەگەری هەبێ بۆ وەرزش کە هەموو لایەنەکان لە موادی بەشەری تاکەکان بخاتە گەڕ و لە موادی مادی مادەکان کە منشعاتی ڕای زۆر باش بخاتە گەڕ و لە لایەنی مادی دارایی بودجێکی تۆگمەی سابت دابنێ بۆ وەرزش و تەسلیمی دەستێکی ئەمینی بکات ئەو کەسانە دەست ئەمینەکان کە ئەم بودجەیە لە خلالی ئەو پارەی کە ئەو ماوەی بۆی دانراوە سەرفی بکەن و ئەو هەدەفەی کە لە ئیدارەی ڕاضی هەیەی بپێشەوەکو وڵاتان چکەی ئێمە هیچ شتێکمان لە وڵاتانی چواردەور و دەورۆرمان کەمتر نییە. وەرشوانان چاوەڕێیەوە دەکەن ئەوانەی لە کابینەی داهات و بەرپرسیارەتی وەرشی لە ئەستۆ دەگرن وەرزش لەم دۆخە چەق بەستووی ئێستا ڕزگار بکەن و بەرەو کەنارێکی ئارامی بن. بەڵام ئەمەش ڕوون نییە کە دۆخی وەرزش بەرەو باشتر دەچێت یاخود نا. بەڵێ ئەزیزان ئەوەی بینیتان پاکێجێک یاخود راپۆرتێک بوو سەبارەت بە دۆخی وەرزش لە هەرێمی کوردستان ڕەنگە راپۆرتێکی تەواو گشتگیر نەبوو بێ بەڵام ئەوەندەی گرنگ بوو ئەوەندەی کرا باس لە خەمەکان کرا. من بۆ ئەم بەرنامەی ئەم شەو 5 میوانی ئەزیز و بەڕێزم هەیە لە دەستە ڕاستی من دانیشتون هەرێک لە بەڕێزان مامۆستا کۆی ئیبراهیم خوێندکاری دکتۆرا لە بەڕێوەبردننی وەرزشی لە هەڵەبجەی نازدارەوە هاتووە بەخێربێن سەر و سەرچاوم ئەرکتان کێشاوە کاکە سامان بریفکانی ڕاگەیاندکاری وەرزشی ئێوەش بەخێربێن سەر و سەرچاوم خات و چریسک مزوری وەرزشبان و شارەزا لە وەرزشی ئافرەتان و نوێنەرایەتی دەڤەری بادینانەکە ئەم شەو ئێوەش بەخێربێن سەر و سەرچاوم دکتۆر ئالان قادر ڕەسوول ئەمینداری گشتی لیژنەی ئۆلۆمپی کوردستان و مامۆستای زانکۆ ئێوەش بەخێربێن دکتۆریان سەرچاوەکانم هەروە کاکە بەهمەن غەریب ڕۆژنامە نووسی وەرزشی لە سلێمانیەوە حەزوریان هێناوە سەر و سەرچاوم ماندوون نەبن. گەر هەر لە یەکەمەوە دەست پێ بکەین مامۆستا ئاکۆ بەگشتی پێم خۆشە بزانم تێبینیتان چییە لەسەر پاکێجەکە ئەوەی قسەی تیا کردووە هاوڵاتی یاسایی نیە و خەڵکانن کە خۆیان لە بوارەکەن بۆچی هێندە ڕۆژبینن بۆچی هێندە بەڕەخنەوە سەیری بوارەکەکە. سڵاو لە ئێوە سڵاو لە بینەرانی خۆشەویستی کەناڵە جوانەکەتان کەناڵی کورسان 24 هیوادارم هەمیشە بەردەوام بن لەم جۆرە بەرنامانە تاوەی کە وەرزش بێتە سەر ڕێگە ڕاستی خۆی لە ڕاستیدا کاتێ باسی حکومڕانیەکەین باسی سیستیمێکەکەین کە ئەو سیستمە سەرجەم دامەزراوەکان و سەرجەم نەظەمەکان بەڕێوە بن وەرزش بەشێکە لەو سیستمەوەتا گەر وەرزش دوا بکەوێت ئەو سیستمە سیستمێکی باش نییە و حکومڕانێکی باش نییە. ئەگەر ئێمە بمانەوێت باز لە بابەتی گرینگکەین ئەبێ باس لە نەشناڵ پۆلیسی بکەین واسە سیاسەتی نیشتیمانی سیاسەتی نیشتیمانیش لە وەرزشە بابەتێکی گرنگە کە ئەبێت حکوومەتێک وەر حکومڕانێک تێبینی ئەم بابەتەکە لە ئەدای حکومڕانەکەی خۆیان بۆ نمونە من ئەم بابەتانم هێناوە دەستەبەندیم کردو بۆ سێ بابەتی گرنگ سێ بەشی گرنگ کە بەرپرسن لە پێشنەکەوتن و بەرپرسن لەو ڕەشبینە کە ئێستا تاک بەتاکی کۆمەلگای کوردی بە تایبەتی لە ماڵی وەرشە گرتێتیوە بەشێکی پەرلەمانی کوردستانەوە و یاسانەیە کە لە پەرلەمانی کوردستانە دەرچووە بەشێکی جۆری حکومڕانیە کە لە حکوومەتە و حکوومەت هەڵساوە پێیەوە بەشێکیشی لەسەر ئەو منەظەمە وەرشیانەیە کە معنین بە وەرزش لە هەرێمی کوردستانەوە و کەسانی کە وەرزش بەڕێوە بن. من سەرەتامەوێت لە بواری یاسایەکەەوە دەست پێکەم لە ساڵی 1990 لە یاسای ژمارە 11 گەورەترین زوڵ لە ماڵی وەرزش کراوە ئەوش گرێدانی بە ماڵی ڕۆشنبیریۆ بوو لە ڕاستیە وەرزش خۆی ئەتوانێت بابەتێکی سەرەکی بێتوانێت ماڵێکی سربەخۆی هەبێت بەڵام بۆ نەکرا ئەمە پرسیارێکی 22 ساڵە پرسیارەکە شەوەیە مامۆستا ئێوەی تایبەتمەند لە بواری وەرزش ئەوانەی وەرزش بە خەمی خۆیان نەزانن نزیکی 30 ساڵە نەیانتوانیەوە فشارێک دروست بکەن تیان بگەێنن کە بواری وەرزش بە تەنها خۆی بوارێکی گرنگە شخصیەتێکی معنەوی گرنگ و گەورەی هەیە
نابێ پێویستی بکەی و بیبەستی بە بابەتی ترەوە بەتەکیید من ئەیگەڕێنەوە بۆ نەشارەزای و کەسانێک کە لە ماڵی وەرزشان واتە لە وەرزشانی وا شقامی وەرزشیە و هەروە زعفی میدای وەرزشی و هەروە نەشارەزایی ئەو کەسانەوە نەبوونی سەرچاوی مرۆیی لە بواری وەرزشە لە یەکەم خولی پارلەمانی کوردستانە و ئەنجومەنی نیشتیمانی بۆ نمونە ئێمە لە ئەو ساڵاس لە ساڵی 1970 باسی بابەتێکرا کە وەرزش بۆ هەمووان بێ بەڵام ئەم بابەتەوە ئەم یاسایە هیچ جۆرە عقلانێتی تیانە بوو تا عقلانێتی سیاسی تیانە بوو بۆ چونکە حکوومەت و پەرلەمان کاتێ ئەم یاسایە پەسەند دەکەن توانای جێبەجێکردنی ئەم یاسایە نییە کەواتە خەڵکەواتە یاساکە یاسایەکی باشە بەڵام جێبەجێ ناکرێت جێبەجێ ناکرێت و حکوومەت توانای ئەو قوتە ئەو قدرەتی نەبوو لەو کاتا کە بتوانێت وەرزش بۆ هەمووان دەستە بەرکە خاڵێکی ترکە منێمێ باسیکەم باسی عقلانێتی اقتصادیەکەم لە ساڵەکانی نەوەیەکە هەرێمی کوردستان دووچاری شەڕێکی گەورە بووە دووچاری وێرانکارێکی گەورە بووە بۆیە ئەولەوێتی هەرێم لەسەر دروستکردن و بیناکردنی کەرتەکانی تر بوو تا وەرزش بۆیە دانانی ئەو یاسا گەورەترین زەرریە لە ماڵی وەرزش خاڵێکی تر ئێمە لە ساڵی 2010 تا لە یاسای ژمارە هەشتا ئێمە توانیمان وەزارەتی وەرزش و لاوان دابینین بەڵام ئەم وەزارەتە دیسان کۆپیکراوێکی وەزارەتی وەرزش و لاوانی عێراقی بوو و دوای 3 ساڵ من پێم وایە لە ساڵی 2010 لە یاسای ژمارە 14 دیسان بە بیانووی ئەوەی کە ئێمە حکوومەت کارا بکەین حکوومەت چاکسازی تا بکەین و بچووکی کەینەوە دیسان زەربەیەکی گەورە لە ماڵی وەرزشترا بۆ چونکە دیسان خسیانە سەر وەزارەتی ڕۆشنبیری و لە حەو بەڕێوەبەراتیا بەڕێوەبەراتیەکی وەرزش بوو واتە تۆ نەوتوانی بودجێ بۆ وەرزشدا بینکەین خاڵێکی تر کە منەمێ باسی زۆر بە کورتی بێ بۆی بشمەلای میوانەکانی دیکە خاڵێکی تر کەمێ بە کورتی باسیکەم لە ماوەی 28 ساڵی ڕابردووە ئێمە سێ بابەتمان هەیە لەسەر بودجە بۆ وەرزش دانرابێت لە ساڵی 2010 لە ساڵی 2011 لە ساڵی 2012 لە ساڵی 2010 گەورەترین زۆڵم کرا 10 میلیارد دینار وەرگیراوە بۆ وەرزش ئەم 10 میلیارد دینارە دراوە بەچی کاتە باسی ئەقلانیەت دەکەین واتە ئەقلانیەتی سیاسیتیان نەبووە ئەقلانیەتی جنسیەتی شیتیان نەبووە ئەقلانیەتی ئابووری شیتیان نەبووە بۆ نمونە هاتوون یاریگای تارتانیان دروست کردووە کە ئێمە پێویستمان بە خۆڵی وەرزشی بووە کە ئێستا خۆتان لە بەرنامەکە بینیتان کە خۆڵی وەرزشی یەکێ لە گرنگترین سەرچاوەکانە ئێمە هاتوین وەرزشمان تاکی کردوواتەوە بەرهێنانە کەیکن لە بواری تۆپیکی من ئەوە یەکێک لە ینی دووسێ پرسیارم لەو بوارەدانەوە لە بواری وە بەرهێنانی وەرزشی و ئەوانەشی کەەوە بەرهێنەرن لە بواری وەرزش دێمە وڵات مامۆستاگیان منەچمە لای کاک سامانیەوە ڕاگەیاندکارێکی وەرزشین و ینی وەکو لە پاکێجەکە لە راپۆرتەکە بینیتان هەولێر کە پیشانە درێ لە کەناڵەکانەوە شارێکی جوان گەشە کرد و بینای بەرز بەڵام توخوا ئەو هۆڵەی بۆی دانراوە ئەوە هۆڵێکە پیشانی کەسێ بدرێت کە لە دەرەوە دێ بڵێ ئەمە گرنگی ئەمەیە بۆ بواری وەرزش ئەوە عەرزە بوو بەڵێ بێگومان ئەم یاریگەیە لە ساڵی 1968 دروست کراوە ینی لەبەر لە ڕژێمی فاشی سەدام حسێنیش بە هەمان شێوە یاریگەکەی سلێمانیش لە ساڵی 56 دروست کراوە ئەم حکوومەتی ئێمە بە هیچ شێوەیە گرنگی بە وەرزش نەداوە لەبەرەوەی دەبواە یەکەم شت کە تەناهی و ئاسایش بەرقەرار بوو لە کوردستان دەبوا بیر لەوە بکەنەوە چۆن ڕوتی وەرزش بەرەو پێش بن لەبەرەوە کە سەرۆک دەڵێ وەرزش هیچی کەمتر نیە لە بوارەکانی دیکە لە ناساندنی کوردستان بە دەرەوە باش دەبواە ئێمە یەکەم شت بیر لەوە بکەینەوە کە هۆڵی نەکهۆڵ کۆمەلگەی نێودەوڵەتی مۆدێرن لە شارەکانی کوردستان دروستکەین بە تایبەتی لە پایتەخت دەبواە ئێمە ئەم تەناهیەی کوردستان هەڵبخۆزی بۆ ئەوەی بتوانین لە ڕووی وەرزشەوە لە بۆچی ئەمە نەکراوە بە پێی کنەو بە دوواداچوونی ئێوە خاوەن بڕیار لە کوردستان یان حەزی بە وەرزش نییە یان نازانێت کە وەرزش چەند گرنگە وەرزش لە کوردستان بەڕاستی کێشەی یەکەمی حزبایەتیە ئەو حزبایەتە زۆر کێشەی بۆ وەرزش دروست کردووە کردوێتی بە دوو ئیدارە ئەگەر ئیدارەی فەرمی کوردستان یەک ئیدارە بێ وەرزش دوو ئیدارەیە لەوەتەی ئەم لەوەتەی حکوومەتی کوردستان لە یەکەم کار لەناو ئەو دوو ئیدارەیەشە دابش بووە بەسەر پارتە سیاسەکانی دیکەش تابع بکەی زۆرینەی پارتە سیاسیەکان یانەی وەرزشی خۆیان هەیە و کەسێک لەوەیە کە لایەنگیر یان بەرپرسە لەو پارتە سیاسیە ئەمە چ کاریگەریەکی سلبی هەبووە چونکە من ماوەی پێش و بەرنمەیەکی دیکەم کرد لە پاسی یادگار وتیان ماڵی حزبە سیاسەکان ئاوا بێگینە وەرزش زۆر لەوەی ئێستا خراپترە بوو لە کابینەی ساڵی 2007 کۆ باسی کرد یەکەم وەزارەتی وەرزش و لاوان هاتە دامەزراندن باش بەڵام ئەو وەزارەتە لەستی پێکات لە وەزیرەوە وەرزش دۆست نییە ئیتر گەورەترین بەرپرسی وەرزشی وەرزش دۆست نییە نازانێ وەرزش لە کوردستان چۆن بەڕێوە دەسێ کەسێکیان لە دەرەوەی وڵاتێنە
بەهۆی حزبەتی کردیانە یەکەم بەرپرسی وەرزشی لە کوردستان من خۆم هەمان هیچی لێ نازانی هەمان هیچی لە وەرزش نەدەزانی خۆم بەڕێوەبەری بەسی وەرزش ئەیکاری ڕاوێژکاران و بەڕێوەبەرە گشتەکان چیە خۆم بەڕێوەبەری بەسی وەرزش نازانی کێشە نیە بەڵام خۆ ڕاوێژکار و بەڕێوەبەری گشتی ئەو کات من خۆم ئەوان مقەسیر بوون بێگومان سەدێمە سەر ئەو خاڵش خۆم بابەتێکم لەسەر ئەوە نووسی بابەتێک بە بەڵگە و گوتم ساڵێک لە ساڵانی ئەو وەزارەتە بودجەی ساڵەکە 5 ملیار و 800 میلیۆن دینار بوو کە بۆ وەرزش تەرخان کرابوو هیچ شتێک بۆ وەرزش نەکرا لەم پارە گەورەیە تەنانەت ئاهەنگ و ئاهەنگجێڕی و خەڵات دابشکردن یەک یاریگە لە یەک لادێ بۆ یاری بالش تەنانەت نۆژەنیش نەکرایەوە باشە بودجەی بۆ دانراوە ینی کاگاکۆ مامۆساکۆی ئاماژەی بە 10 میلیارد دا ئەم پارەیە چی لێ دێت دەبواە ئەوەی لەسەر یعنی با بڵێن سەرۆک وەزیران دەبواە بیخاتە بەرپرسیار کە ئەم پارەیە بۆچی سەرف کراوە چۆن وەرزش تۆ پێم بڵێ تۆ هێندەی ئاگاداروی بۆچی سەرف کرا بەڵێ من خۆمدا وەزارەت بوومەوە کاتە بۆ ئاهەنگەکان سەرف کرا گۆرانی بێژ لە دەروی وڵات داهات بە لێشا و پارەی بۆ سەرف دەکرا بۆ خاوێنکردنەوەی شارەکان بەکاردەهات کەەوە ئیشی وەزارەت نەبوو ئیشی وەزارەتی شارەوانی بوو خەڵکێکی بە دوای خۆی دەدا وەزیر جلی پاکردنەوە و شارەوانی لەبەردە کرد و شاریان پاک دەکردەوە هەرچەندە ئیشێکی باشە بەڵام ئیشی وەزارەت نیە پارە دەبواە لە کەرتی چالاکی وەرزشی بڵێ واتە خراوەتە خزمەتی زۆر بوارەوە بەڵام نەخراوەتە بڵێ گەندەڵی نەزانی و حەزبایەتی کاریگەری سەرەکی هەبوو لە سپاسانەکەم دێمەوە خزمەت تا چریسخان ئێوە پێم خۆشە ینی باس لە کێشە و کەم و کوڕیەکان بکەن سەبارەت بە وەرزشی ئافرەتان و ژنان ئەگەر بۆ پیاوێک بۆ کوڕێک ئاستەنگەکان یەکبن ڕەنگە بۆ ژنان و ئافرەتان دەبێت زۆر دەقات زیاتر بێ کێشەکان ئێوە لەو بوارەوە تێبینیتان چییە و لە 4-5 ساڵی ڕابردوو یان با بڵێن دوای ڕاپەڕینەوە دەکرات چی بکرێت و بەرپرسانی بواری وەرزش بەرپرسە پەیوەنددارەکان نەیان کرد زۆر سوپاس ئەم لێرە نوێنەرت خەلکینە نوێنەرت وەرزشوانانە ناکرێت ئەم بێژین حکوومەتی هیچ نەکردە پرۆستی کەم و کورتیە هەین لەوانەیە زوریش هەبن بەڵام ناکرێت ئەم بژین هیچ نەکردی ئەگەر هیچ نەکردیام هەمیل فێرە چ بکەین باشە حکوومەت چی کردووە زۆر شتی کرد بۆ نمونە ئەو قەڕەمانیانە کێ بەڕێوە دەبێت چی من و تو بەڕێوە دەبین چه بەڕێوە دەبێت یەکەم دووەم نەگەینی لە کوردستان دووەرزشبێژم کەم و کورتکیت هەین بەس ناکرێت و بڵێ حکوومەتی چی قارەمانێتیەک لە سێ ڕۆژ هەموو چالاکیەکانی پێوە بەڕێوە بچین نەیاریزان لیاقەتە بەس بەناو پاڵەوانێتین بەس بەناوە بۆ ئەوی بڵێن چالاکیمان کردو لە لای لیژنەی ئۆلیمپی پارەیان وەرگرتی و پارەکان چۆن سەرف دەکەی کەس نازانێت نەخێر مامۆستاوەرگەر من بەخۆم زۆر گلەی هەیە باشە ئێستا دێمە لەسەر پرسیاری جەناویشت من گوتم کەم و کوریش هەیە بەڵام ناکرێت لە مێزگەردێکی ئەوها ئێمە نوێنەری غەڵکین ئێمە نوێنەری وەرزشوانانی کوردستانین ئێمە هەمومان هەر بە چینە بیتن بەلایانی دەڕۆنیەوە ئێمە استیفادە لەو وەرزشەی کوردستان کردیە کە بۆ ئێمە پێشێ خستیە نەک بەس قارەمانیەکان زۆر یاریزان نردیانە دەرەوە ببورە و سوڕانیە کەمەگەر باش نەبیتن gelek yorizonyet frekirine dervê bajarî gelek yorizonyet frekirine dervê welatî gelek yoriyet takane qaramaniyet nîvdewletiyê bi dest xwe îna yarizanman heye li astî yanî dewletî bêt û binasiyet û bilên mêteyn kêm naviyan çi ye Kuvan me hey Saha Meydan Nizar Ghezalî me hey Kemal Ejsam yarizanê taekwondo me tenyet semê lê ber yek hefte zivrîne ve yekem bûn li ser başewe kovan û Nizar Ghezalî û emane xweyan bi cûdî xweyan dirûst bûn yan dam nexêr nexêr kesiyan bi cûdî xweyan dirûst nebû em min nalim be çî li buwarî topî pê em min nalim bes hikûmet dirûstiyan kirdiye agat lê bît çunke her werziş bexû eger tu hezit lê nebît navêt xut awakî belam yani êsta mamosta بوازح قصة بكين معقولة من بروم نوينراتي ولاتك بكم لدروا بخوم بروم معقولة من بيما مطارة وكسنة ديم بيشوازيم دكان أو حكومتنيا بلام لقل أوا من نالم كمو كورتنيا من إستانات ملسا باش أجر تو لكابيني نويمبر برسياريتيك لبواري ورزش ور بقري چين أو شتاني لسرتاي كاركردن شارة سريانك زور شتن يكم يان بردامي بو إيشا باشانا دكم باشا سەرۆکی حکوومەتی کابینەی بەرینۆکە کردیان دووەمیان دێ خاڵادان مەلسەروان پەیوە ئەو کەم و کورتیە تەین ئەوێت کابینا بەرینۆکە نەشیای بکەت
ئەگەرێ قەیرانە داراییمە هەبوو کاکەمە شەڕی داعش چوار هەبوو ساڵە قەیرانی دارایی هەیە 25 ساڵەکەی ترچی 25 ساڵی شە ئێمە زۆر خزمەتمان کردیە باشە من هەر نەمزانی ئەو کەم و کوڕیانە چین کە تۆ ئەگەر پرسیارەتی تێبێ چارەسەریەکەی نه ئێستا دەبێژم بەس تۆ ئێستا پرسیاری من دەکەیت و من بە وڵات دەڵێ مەسەلەن مەڵێ هیچیان کردیە کردیانە بەڵام کەی وام و تۆ من ئێستا جەنابەت نەگوتی ئەو کەم و کورتی هیچن ئەی ئەڵم کەم و کورتەکان چی نەموتووە بۆچی هیچیان نەکردو و هیچیان نەکە من حکم نادەم من لێرە ئەبێ بێلایەن بم نه ئێستا کەم و کورتی هەنە بوو نمونە وەکو جەنابیان فەرموو من لەگەڵیانم حزباتی زۆر دەسەڵاتە لەسەر وەرزش کاکە لە زاخۆ حتى خەنەقین حزباتی وەرزش بەڕێوە دەبێت ئەمە باشە یان خراپە ئەکیت خراپە و نابیت بمینیت جەوە کەم و کورتینە ئەوانەی ئێمە چاوەڕێی جەنابی سەرۆکی حکوومەتی لە کابینەی نوێیاندا ئەو کێشانە چارەسەر بکات چکە بەڕاستی ئێمە هەمومان دەناڵێنین لە بابەتەنە بابەتی حزباتی زۆر کار یعنی کارەساتە بەڕاستی نەک بەس کێشەیە ئەوە یەکەمیان دووەمیان لە بواری وەرزشدا مامۆستا ئافرەت زۆر کەم دیارە ئەگەر ئافرەتمان نییە ئێمە ڕازین ئەمە ئەگەڕێتەوە بۆ ئافرەتان خۆیان کە نایانەوە بێنە بوارەکە یاخود پاڵپشتی ناکرێن نەخیر ئەوە من حازرم لێرە ئەوە من لێرەم تۆ بەجهودی خۆت گەیشتوتە ئەمڕۆیان پاڵپشتی کراوی من ئەکید بەجهودی خۆم یەکەم جار دووەم پاڵپشتی چوون مەسەلە ئەمن کاتێ یاریزان بوویمە یەکێکی وەکو دکتۆرالان من یاریزان بوویمە کاتێ دکتۆر ئالان بوو دا جارات کە دەستی خۆی لەسەری مندا دەست خوشکچی من بەردەوام بە من لەو کاتەش بە 50,000 گەمەم دەکرد سپاس دەکەم خاتون من دێمە وڵاتان دکتۆر ئالان جۆنابتان ئەمینداری گشتی لیژنەی ئۆلۆمپی کوردستانن مامۆستای زانکۆن واتە لە دوو لاوە یەک ڕۆڵتان هەیە لە پێگەیاندنی وەرزشکاران وەکو چریسخان ئاماژەی پێدا لەلایەکی تریشەوە بەرپرسیارەتیتانەیە لە راپۆرتەکە زۆر بەزەقی باس لەوە کرا کە پێویستە بەرپرسانی وەرزشی ئێستا هەمویان بگۆڕدرێن ئەم بۆچوونە لە چیەوە سەرچاوی گرتووە یان ئەمە ناحەقیە و بەرامبەر بەرپرسانی وەرزشی ئێستا ئەکرێت ئەوان ئەوەندەی توانیویانە کردویانە بەڵێ بێگومان کاکە یادگار سەبارەت بە من نامەوێت بە تەحدید باس لەسەر ئەو خاڵە بکەم کە ئەو برایە ئاماژەی پێکرد کە تەڕوەشتی بەیەکەوە سووتان سەرجەم بەرپرسانی وەرزشی لە کوردستان لەوێ نەمێنن من ئەوە ڕێی شخصی خۆیەتی و ڕێزی لە یەگرم لە ڕایەکەی بەڵام کۆمەڵێک خاڵی جەوهری هەیە ئێمە ئەبێ قسە لەسەر ئەوانە بکەین خاڵی یەکەمیان کاکە یادگار ئەوەی کە گوزەر بووە لە ڕابردوو پەیوەندی بە سێ خاڵی سەرەکیەوە هەیە بە تایبەتی لە بواری وەرزش خاڵی یەکەمیان ئەوەیە کە ئێمە تاوەکو ئێستا استراتیجێتێک یاوە خودت فەلسەفەیەکی ڕوون و ئاشکرامان نییە بۆ وەرزش چونکە لە سەرجەم وڵاتانی دنیا یاوە خودت لە هەموو ئەو سیستمانەی کە وەرزشی لەسەر ئەکرێت فەلسەفە هەیە سەرەتا ئەو فەلسەفەیە دا ئەڕێژرێ یاوە خودت ئەو استراتیجە دا ئەڕێژرێ و لە دوای ئەو استراتیجەوە کۆمەڵێک هەنگاوی تر دێت کە پێویستە بندێت لەوانە چی ڕێگر بۆ لەوەی ئێوە و استراتیژە و فەلسەفەیە بۆ وەرزش بێن نەبوون ڕێگەوە لە موقعی بەرپرسیارەتی ڕێگر نییە ئەوە لەوانەیە پێویستی بە جەدەلێکی قوڵ هەبێت چونکە ئەوە پەیوەندی بە فەلسەفەی سیاسی بەڕێوەبردننی وڵاتەوە هەیە فەلسەفەی سیاسی بەڕێوەبردننی وڵات نایەوێ گرنگی بە وەرزش بدات با ئەیەوێت بەڵام ئێمە لە بواری وەرزش دوو فەلسەفەی سەرەکیمانەیە کاکاتگار فەلسەفەیەکیان پێوترێت فەلسەفەی سەرمایەداری کە ئەمە زیاتر لەگەڵ کۆمەڵگا مەدەنیەکانە ئەگونجێ و دەرفەتی زیاتری تیا ئەڕەخسێ بۆ کەرتی تایبەت باش وە فەلسەفەیەکیشمان هەیە ئەمە لە کارگێڕی وەرزشی پێ وترێت فەلسەفەی ئیشتراکی فەلسەفەی ئیشتراکی ئەو سیستمە کۆنەیە کە با بڵێن حکوومەت ئەبێتە باوکی میلەت و هەموو شتێک لە ڕێگای حکوومەتەوە بۆ ڕۆڵەکانی ئەکرێت ئێمە تاوەکو ئێستا یەکلا نەبووینەتەوە لە کام بەرەیەی تێکەڵەیە لە کام بەرەیەی یعنی زۆر جار ئێمە گلەی لە حکوومەت دەکەین ئەڵێن وڵا ئیشمان بۆ ناکە زۆر جاری ژەڵێن وڵا حکوومەت دەرفەت نادا بە کەرتی تایبەت بۆ ئەوەی کەرتی تایبەت بێتە پێشەوە ئەم تێکەڵکردنە لە چۆنێتی فەلسەفەی بەڕێوەبردننی وەرزش سەر لێ شێواوی دروستەکە کە ئەمە بەداخەوە ئێستا ئەوەی کە تێبینی ئەکرێ ئەوە هەیە ینی زۆر جار مەسەلەن کۆمەڵێک دەستگای وەرزشیمان هەیە لەلایەک داوای ئەوە لە حکومە دەکات کە هەندێک ئاسانکاری بۆ بکە بۆ ئەوەی هەندێک سەرچاوی داهات بۆ خۆی پەیدا بکە و کاروباری خۆی پێوە بەڕێوە ببات ئەمەی بۆ ئەکرێ لە پاڵ ئەمەشە هەر چاوی لە دەستی حکومەتە بۆ ئەوەی حکومەت پاڵپشتی بکات و کار و چالاکی وەرزشیەکانی بکات ئەمە ناکرێت
ئەمە ئەبێ ئێمە خۆمان یەکلایی بکەینەوە وەکوتم ئەمەش پەیوەندی بەچیەوە هەیە پەیوەندی بەو فەلسەفەیەوە هەیە ئێوە هەوڵتان داوە بۆەوەی ئەو فەلسەفەی کە پێویستە بۆ واقعی ئێستای کوردستان بێتە بوون و ڕێگریتان لێکرابێت کێشەی ئێمە لەوەیە ئێمە لە ساڵی 2009 بەڵام هەتاوەکو ئێستا سرجەم ئەو یاسایانەی دا ئەڕێژدێت نەک تەنها وەرزش بۆەوەی زۆر غەدر لە وەرزش نەکەین لە سەرجەم بوارەکانی ترا هەموو ئەو سەرچاوانەی کە پشتی پێ ئەبەسرێت ئەوانن کە ساڵانی 50-60ەکان و هەفتاکان و تەنانەت هەشتاکانیش کاری پێکراوە ئەم پشبەستنە بەم سەرچاوە کۆنانە و کردنی ئەم سەرچاوە کۆنانە بە بنەمایەک بۆ داڕشتنەوەی یاسای نوێ کارێکی باش نییە دروست نییە چونکە کاتێک کە دێت تۆ یاسایەکدا ئەڕێژی لەگەڵ ئەم واقعی تۆیان ناگونجێت ئەم جەدەلە ئەبییت باشە بڕوای تۆ بە بڕوای تۆ ینی ئێمە وردە و دە قسە لەسەرەوەش بکەین لە کابینەی نۆیەمە پێویستە ئەم خەلەلانە چۆن چارە کابینەی نۆ ئەبێت کاکە یادگار کابینەی نۆ ئەبێ بەرنامەی کاری خۆی ئیعلان بکە طبعا من نازانم لە ڕۆی یاساییەوە ئەو فترەی زەمەنی هەتاوەکو کابینە تەشکیلە بێەوە تاوەکو چێ ئەبێتە بەرپرز لەو کابینەیە و ئەوانە بەڵام ئەوەی کە دیارە تاوەکو ئێستا سەرۆکی کابینەکەیە سەرۆکی ئەم کابینەیە ئەبێت بەرنامەی کاری حکوومەتەکەی نەک تەنها لە بواری وەرزش بەڵکو هەموو بوارەکانی تر بەرنامەی کاری حکوومەتەکە ئەبێ دەستنیشان بکرێت لە ناو ئەم بەرنامەی کارەیە بۆ وەرزش ئەم کابینەیە چی پێیە یعنی ئەبێ ئەم استراتیژە لە بەرنامەی کاری حکوومەتای ڕنگ بدات باشە لە کابینەکانی ڕابردوو ئەم استراتیژە بوو نییە لەوەی ئێستا نەبووە نەخێر ئەزانی چی ئێمە گەورەترین سەرچاوی تەشریعی لە کوردستان ئێستا کە بەداخەوە ئەویش لە سووری مدبوونایە و کاری پێ ناکرێت دەستوری هەرێمی کوردستانە لە دەستوری هەرێمی کوردستان تەنها یەک مادە دەستنیشان کراوە بۆ وەرزش ئەویش ئەوەیە کە حکوومەتی هەرێمی کوردستان بەرپرسە لە سەرپەرشتیکردنی بواری وەرزش و ملزەمە بەدابینکردنی سەرجەم پێداویستیەکانی ئەم نەسە لە دەستوری کوردستان هەیە یعنی جێبەجێ نەکراوە جێبەجێ نەکراوە و دەستورەکەی کە ئێستای بیرین لە چه حاڵێکایە باشە ئەمە خاڵی یەکەم ئەبێت لە کابینەی نۆیەم لە بەرنامەی ئەو کاری حکوومەت کە بە شێوەیەکی گشتی ئەنووسرێتەوە ئەگەر ئێمە بمانەیە وەرزش ڕنگ بداتەوە لە بەرنامەی کاری حکوومەتەکەیە ئەبێ یەکەم پێشبنیارمان بۆ کاربەدەستانی داهاتوو ئەوە بێت کە وەرزش لە کارنامەی حکوومەتەکەتدا بە شێوەیەکی ڕوون و ئاشکرا یەکلایی ببێتەوە زۆر سپاس ئەو فەلسەفەیە کە پشتی پێ بەسرێت زۆر سپاس ئەو یاسایەی کە بۆی دائەندرێت بۆ بەڕێوەبردننی ئەو وەرزشە و ئەو کەسانەی کە دەستنیشان ئەکرێن بۆ بەڕێوەبردننی ئەو دەستگا وەرزشیانەی کە لە داهاتووە کار سپاس دەکەم دکتۆر کاک بە هەمان بێمە لای ئێوە بەگشتی کۆمنتان لەسەر قسەکان و ئەو کەم و کوڕیانەی لە بواری وەرزش هەن بۆچی ئەوترێت هەرماون هەر بەردەوامە بن بگرێت زیاتریش ئەبن ساڵ بە ساڵ بەڕکاکار بێگومان تا ئێستا حکوومەت هەرێمی کوردستان لە دوای سربەخۆبوونی تۆمە هەرێمی کوردستان کە سای 1990ەوە و دوای دروستبوونی لیژنەی ئۆلۆمپی لە سای 1994ەوە حکوومەتی هەرێمی کوردستان کابینەیەکە دوایەکەکان وەرزشی نەکردووە بە کایەکی نیشتیمانی وەرزش ئەبێ کایەکی نیشتیمانی بێ وەرزش لە هەرێمی کوردستانە لە ژێر ڕکێفی حەزبایە لە زاخۆ تا خانەقین تۆش متفقی لەگەڵ چریسخان و بێگومان مەسئول مەڵبەندێک یاخود مەسئوللقێک دەسەڵاتی لە سەرۆکی لیژنەی ئۆلۆمپی زیاترە دەسەڵاتی لە بەرز دکتۆر ئالان زیاتر ئەمینداری گشتیە وایە دکتۆر پێم وانە نتوانین ینی تا ڕادەیەک بەرپرسانی حەزبی دەسەڵاتیان لەوە زیاترە هەمویان هەمویان دکتۆر باشە من پرسیارە جەناب ئەوانەی کە لە باڵا دەستەکانەوە نزیکن ئەوانە کە تەداخلی سیاسیشیان لە کەس ناو لیژنەی ئۆلۆمپی هەرێمی کوردستانن 6 یەکێتیە 6 پارتیە سەرۆکی لیژنەی ئۆلۆمپی کوردستان ئەبێت یەکێتی نیشتیمانی کوردستانی ئایارە 24 بێ جێگری کێبەی یەکێتی بێ جێگریکی پارتی ینی وەرزشیان ینی بەس وەرزش ئەم دوو حەزبە بە زۆرشەکەن لە هەرێمی کوردستانە ئێمە گرنگە لە کابینەی نوێمە وەرزش بکرێت بەکایەکی نیشتیمانی هەموو کەس وەرزشی خۆش بێت پارتی خۆشی بێت یەکێتی خۆشی بێت گۆڕان خۆشی بێت حەزبە ئیسلامیەکان خۆشی بێت من نمونەیەکە بۆ مۆ لە ساڵانی ڕابردووە هەڵبژاردەی کوردستان لە تۆپ پێ بەشداری پاڵەوانەتی نەتەوە بێدەوڵەتەکانی کرد لە وڵاتی سوید لەو کاتەیە هاوکات بوو لەگەڵ هەڵبژاردننی پارلەمانی کوردستانێکێتی و پارتی بە لیستێک دابەزی بوون درێسی هەڵبژاردەی کوردستان
بانگەشە بوو بۆ پارتی وەکێتی هەموو کوردستان خۆیەکێتی و پارتی نییە بۆیە گرنگە وەرزش بکرێتە کایەکی نیشتیمانی ڕێز لە سرودی نیشتیمانی ئەیڕقی بگیرێ سەیری وڵاتانی چواردەورمانکە ئەگەر کوردستان لەوان زیاتر خەباتی نەکردبێت قوربانی نەیابێت کەمتری نەکردووە باسی ئێران کەین باسی تورکیاگەن دیارە ئەوان ئیمپراتۆریەتیانە بۆ ئەوان وڵاتێکی گەورەترین ئێمە کارەسات ئەگەر خۆمان بەراوردکەین بۆوان بەڵام توانین شتە جوانەکانی لێوە فێربین وڵاتێکی کۆریای باکوور کە وڵاتێکی تەواو دیکتاتۆریەتە کاتێک کە مارشی وڵاتەکان لێ دەست یاریزانەکان دەسەکەن بەگریان بەڵام سەی وەرزشکارەکان ئێمان کە ئەچنە دەرەوە چەنە ڕێز لە سرودی نیشتیمانی وڵاتەکانەکردن بەرپرسی وەرزشیمان هەیە لە کاتی مارشی ئەیڕقی بە دەستی لەسەر لای ڕاستی داناوە کەواتە حکوومەتی هەرێمی کوردستان وای کردووە وا تێگەیشت بێ کە دڵی لەلای ڕاستەوە لەوانەیە وا تێگەیشت بۆیە ینی وەرزشی هەرێمی کوردستان بە تەواوەتی لە ژێر کێفی حزبایە لە کاتی لە رابردووە خەمێک بوو باس فەرموو بە ئەم دیێرە لە بەستمە بچتە سەر خەمێکی دیکەش لێکی تۆپی کوردستان 5 ئەندام وازیان هێنا کە لەسەر یەکێتی نیشتیمانی کوردستان و زۆنی سەوز جا ئەم شەیە زۆر عیبە لە هەرێمی کوردستانە کە ئەڵێن ئەمە زۆنی سەوزە ئەمە زۆنی زەردە 5 ئەندام وازیان هێنا 5 ئەندامیان بە عینەن حزبەوە لە شوێنیان دانانەوە بێ ئەوەی بگەڕێنەوە ئێمە دەستی ناشایستە بوون من قسەمە سەر ناشنایستیان نیە قسەکە با لێرەوەکەیە یعنی تەنها لەبەر ئەوەی حزبیە خراپە کاگەر باش شتەکان جیاکەینەوە ئێمە قسەمان لەسەر شخصەکان نییە ئەو بەڕێزانەی کە لە پۆستە وەرزشیەکانیان لە بەڕێوبەری گشتی وەرزشەوە تاوەکو یانەکان بێگومان هەمویان کەسی باشن کەسی بەرزی خۆیان جێبەجێکەن بەرامبەر وەرزشن کاک بەمن ئەرکی خۆیان بەرامبەر وەرزش جێبەجێ یەکەمیان مەرامی حزبەکان جێبەجێکن ئەنجایە سەر سەر وەرزشەکەیان لە ڕابردووە بینیمانە یانەی وەرزشی هەبووە خاوەنی مەلعەبێکی گەورەی لە سەراستی کوردستان لەلایەن حزبەکەیەوە ئیعازی بۆ دراوە لە فڵان ڕۆژە کە هاوکاتە لەگەڵ دامەزرانی حزبەکەیە یاریکی چارەنووسازی خستۆتە ئەو کاتەوە و بە هەموو لە قو ناوچەکانە بڵاوبێتەوە ئەبێت ئێوە یاریزان کەسەکانتان بنێرن بۆ فڵان یاریگا بۆی سپۆرت و پشتیوانی یانەکان کەم بیکەن بە بۆنەیەکی حزبی جا قسەکانم تاوا نەکرد ڕاست باشە من ئەوە بڵێ بەسمە بچتە سەر خەمێکی دیکە ئەوەمان زانی وەرزش بە حزبی کراوە ئەمە کارەساتە ئەبێ پرسێک بێ بکرێت بە پرسێکمان چیتە دووەم ژێرخانی وەرزشیمان زۆر وێرانە زۆر خراپە مەلعەب دروست دەکرێت یاریگای گەورە دروستەکەی بە ملیار دیناری تێچێت بەڵام ئەم یاریگانە کێ یاری تیاکە زانی و کوچی وایکە یادگەر وایە تۆ شارێک دروستکەی بۆ دروستکردنی فیلمێک بەڵام ئەکتەرێ نەبێ بەڵام دەرهێنەرێ نەبێ ئەم فیلمە بۆ دروستە ئەم شارە بۆ دروستەکەی ئێمە یاریگا دروستەکەین بەڵام کێ وەرچی تیاکە ئەو هۆڵەکانمانە ئەو ڕاضەکانمانم پێم سەیرە سریسەکانڵێ ئەو قارەمانەتیانی کە ئەکرێتەوە کاکە بڕۆ مقابلی کۆڤان کە مزانە کۆڤان چەنە معاناتی هەیە تۆ خۆت ئەو کسانە ئەبینین یاریزانی فوتساڵ مزانت چەنە کێشە و معاناتیان هەیە چکوا ژووری خۆ گۆڕینەکەتان کوان مەسبەحەکەتان یاریگایەکی گۆڕەپان و مەدان هەبوو لە شاری سلێمانی و بەرهێنێک هاوتی خزمەتی وەرشەکە قوڕی کرد بەسەر وەرشی شارێکە قوڕی کرد بەسەر گۆڕەپان و مەدانە تراک یاریگاکانی تێگا کوا مەلعەبە نێودەوڵەتیەکەمان کوا قاعە نێودەوڵەتەکەمان لە قاعی لە هۆڵ سنتەری بلو پاڵەوانەتی تۆپی سەر مێز دەکرێتەوە بڕۆ سەیری کە بزانە ئەو یاریزانانە چیان لێت ئەوانەی خۆیان دروست کرد ئەو گەنجانەی ئێستا لێن بە هەوڵ و ماندووبوونی خۆیان نەبێ کێ پشتگیریان دەکات یانەکان بەشێکن لە کێشەکان بۆیە بەڕاستی ئەو وەرزشەی کە ئێستا لە هەرێمی کوردستان ئەکرێت بەڕاستی بە قودرەتی قادر بەڕێوە ئاچێت سوپاسانەکەم هیچ کەسان کۆمنتان هەیە زۆر بە کورتی بێ فەرموو باشە مامۆستا قسەی من زۆر وازحە ئەمە نام گوتی کەم کورتینیە من ناڵێم مەسەلەن ناڵێم گوڤان گلەی نییە کاکە من گوتم نابیتن ئێمە بڵێن کەم و کورینیا بەڵام ناشبیت بڵێن ئێمە هیچ لۆ ئێمە نەکرایە من باسی چی دەکەم کراوە وڵی پێم سەیرە بەڕاستی تۆ زۆرم لەو یاریزانانەتەکەی کە لە یانەکەتان کە ئەڵی خزمەتت کردووە دەبێ ئامارەکە بۆ یانەکە و کردووە دەبێ معلوماتەکانت تەواو بیت ئەوجا قسە بکەیت دەبێ تۆ معلوماتەکانت دەبێت پێمان بڵێ حکوومەتی هەرێمی کوردستان چی بۆ وەرزش کردووە من یەک نمونە ببێنەوە لەم ماوەی ڕابردووە بەڕێوەبەری گشتی وەرزش کە لە ئاستێکی باڵای ئەزانێت سە تەلەڤیزیۆن لە چی ئەڵێ پارەی 2 میلیارد دینار بۆ یانەکان تەرخان کراوە مەبلەغێکی بۆ یانەکانی سنووری پارتی مەبلەغێکی بۆ یانەکانی سنووری یەکێتی مەبلەغێکیش بۆ حزبەکانی تر کورە عیبە بەڕێوەبەری گشتی وا بڵێ لە دێڕێکی ئاڵێ چی ئەڵێ ئەگەر من تاوەکو من لەم پۆستەیە بم یەک داواکاری نانووسم بۆ وەزیر بۆی هاوکاری وەرزشکە ئەزانی بۆ لەبەری بە نەعەدالەتی پارەکەیتەوە سپاسەکەم مامۆستا نەیلاز جواب بخودم ئەز نمونەکی نم سەر جوابەکان زۆر نامەنتەقە بڵێ من با قسەکانی بکە فەرکە نابێت بڵێ نامەنتەقە من مەجال دەدەمە تو قسە بکەی بێ لە قسە بکەم یەکەم شت ئەگەر قسەک دەکەی ئامارەکان بینە من نمونەیەک بە جەنابەت دەڵێم بە ئامارەکان باشە بە تەکیدی لە پارێزگای دووەک دکتۆر ئێمە هەشت هۆڵی داخراومان هەیە یەک تیبی باڵامان نییە نەیکوڕان نەیکچان بەڵام
دروستی دەکەم ئەم دەبێت کابینەی نوێ سەرروکی حکوومەت یی کابینەی نوێ بەجددی لەسەر ئەو بابەتە ڕاوەستی دەبێ بەرپرسەکان بگۆڕن کاکە یعنی ئەگەر تۆ متفق بووی لەوەی لە پاکێجەکە باسکرا کە بەرپرسەکان کەم تەرخەمن ئەکیت من بەقوەتیش لەگەڵ ئەو شتم بەڵام نەهەمویان چونکە لو تازە پێش بێنە لێرە من و دکتۆر قسەمان دەکرد من وەرزشکارم کاکە من لە 2004 تا ئێستا وەرزش دەکەم بەبێ دابڕان من ئێستا گەیشتمە مەرحەلەك دەوای مافی خۆم دەکەم من قبول ناکەم دکتۆرێک بێت ببیتە سەرۆکیانەی من بکەنە مدیری مستەشفایەک دمەکەنە مدیری مستەشفایەک الان واسطە پۆستەکەی بێنێت بێ لە قسەی خۆم تەواوکەم کاکە بێ لە قسەی خۆم تەواوکەم قسەنەکە قسەی خۆم تەواوکەم من دەکەنە مدیری مستەشفایەک نە دەبێ من خزمەتم هەموو کردیا بەم پوستێکی وەرزشی وەربگرم بەڵام ئێستا لە ژوورەوە قسەمان دەکرد دکتۆر ئالان نەک چونکە لێرەیە بەڵام ئەوە تاریخە یعنی ئێمە ناتوانین تاریخین کارکەین 35 ساڵە خزمەتی وەرزشی دەکرێت توخوا معقولە من بێم بڵێم ئەمن 16 ساڵە وەرزش دەکەم بە هەموو شتێک تەمەنی من کاکە ئێمە پێویستیمان بە کەسی خیبرەش هەیە بەڵام بەڕێگا بدەنە گەنجەکانیش یعنی من داوا دەکەم لێرە لە جەنابی سەرۆکی حکوومەتی کابینەی نوێ بەجددی گوڕانکاری بکرێت لە دەم و چاوەکان بەڵام نەکراویان زۆر سپاس چریسخانە چینە سۆران هاوڕێیان منە چمە لای پەیامنێرمان کاکە تەیفور لە سۆرانەوە لەگەڵمانە تەیفور سڵاوتان لێبێ سڵاو لە میوانەکانت لێرە باسەکە گەرمە سەبارەت بە وەرزش سەبارەت بە کەم و کوڕیەکان سەبارەت بە ئەوەی پێ وترێک گەندەڵی سەبارەت بە گۆڕینی دەموچاوەکان سەبارەت بە بۆ زۆر پرسی دیکە پێم خۆشە بزانم دۆخی وەرزش لە سۆران لای ئێوە چۆنە و میوانەکانی شت بدوێنە شاشە بۆ ئێوەیە یادگار سلااو لە تۆ سلااو لەو میوانە بەڕێزانێک کە لای تۆ دانیشتون دیارە سۆرانیش بەدەر نییە لەو کەم و کوڕی و گەندەڵیانی کە ئاماژەی بۆکرا لە بواری وەرزشی دیارە من سێ میوانم لەگەڵا لە سنتەری شاری سۆران کە هەریەک لە نوێنەری یانەی سۆران کە ئەم ساڵ سەرکەوتۆ بۆ خولی پلەنایب لە تۆپی پێ و چەندین بەشی دیکەی هەیە و نوێنەری یانەی سنوورم لەگەڵا کە لە تۆپی پێ لە خولی پلە دووەکان و دابەزی بۆ پلەسەکان و وەرزشوانێکی کتشم لەگەڵە کە وەرزشوانێکە و بێیانەیە من هەوڵ دەدەم لەو وەرزشوانە دەست پێ بکەم کە خاتو شەرمین فازلە یاریزانی تۆپی پێ و هەم یاریزانی گۆڕەپان و مەدان خاتو شەرمین سڵاو لەبێ تۆ یاریزانی چیانەیەکی هیچ یانەیەک بۆچی چونکە هیچ یانەیەک نییە لە شاری سۆران بتوانانی یاریزان لە خۆ بگریتن باشە یانەی سۆرانمان هەیە یانەی سنوورمان هەیە بۆ نمونە لە ڕواندز یانەی ڕواندز هەیە یانەی چۆمان هەیە بۆچی لەو یانانە حەز و ئارەزۆکەی خۆت کە تۆپی پێەیە کە گۆڕەپان و مەدانە بەردەوامی پێنادەی واللهی هیچ لایەنێک نییە یارمەتیت بدەتن کە بتوانانی توانە و بەهرەکانت بدەیت تۆ چوی سەردانیانی سۆران بکەی پێیان بڵێ من یاریزانی گۆڕەپان و مەدانم بەڵام شوێنێک نەبێ بۆ تۆ بەێ سەردانم کردیە شوێن نییە هیچ گرنگیەک بە یاریزان نادرێت لە شاری سۆران باشە سوپاس دەکەم یادگار من میوانێکی دیکەم لەگەڵا مامۆستا ئازا کامەران هەم مامۆستای زانکۆ هەمیش خوێندکاری دکتۆرە هەمیش جێگری سەرۆکییانەی سۆرانە مامۆستا سڵاو لێبێ لەوە دەست پێ بکەین خاتو شەرمین یاریزانی باڵێن گۆڕەپان و مەدان و تۆپی پێە تا ئێستا شوێنێک نییە یاری لێ بکە ئەی ئێوە لە کوێن بڵێ لە ڕووی توانای مرۆیەوە گەر تەماشای شاری سۆران بکەن و دەفەرەکە بە شێوەیەکی گشتی خەڵکێکی زۆر بەدەنیان و جەستەیان بەهێز و بەتوانان چونکە تەبیعەتەکە وای لێ کردووە خوا گەورە شوای خەڵق کردو بەڵام لە هەمان کاتدا لە ڕووی ژێرخانی وەرزشیشەوە تەماشای سۆران بکەین شارێکی زۆر هەژار و زۆر لاواز و حکوومەت و لایانی پەیوەندیدار کەم تەرخەم بووە بۆ نمونە بمبورە بالەوە دەست پێ بکەین تو ئەڵەی هەژارە لە ڕووی ژێرخانی با بڵێن وەرزشی باشە ئێوە تۆ ئێوە وەکو یانەی سۆران دوو گۆڕەپانی تەنانەت با بڵێم لە ئاستی نێودەوڵەتیتان هەیە ئەی ئەو گۆڕەپانە تۆپی پیانە لە کوێن بەڵێ هەتاکو ئێستا ئەمە هیچ یاریگایکی وەرزشیمان نییە و ئەو یاریگای پێشتر یاریەکانمان لێ کردووە بە قەرت وەرمانگرەوە بەکرێ وەرمانگرتووە موچەکەی خۆم و برادەرەکانمان کردوتە باش یاخود چەند برادێک لە لایەنشی دیاریکرا و یارمەتی داوین و کاکنەرەوە بۆ نمونە و ئەو یاریگای ئێستاش هەیە لە سۆران کە یاریگای یانەی سۆرانە کراوە بە پارک جهتێک
یاخود لایەنێک یاخود برادێک بۆ خۆی بەکاری دێنی بەڕاستی ئەوە کارەساتێکی گەورەیە بەڕاستی ئێمە گلەیمان هەیە لە کابینەی ڕابردوو یعنی دەبواە چارەسەری ئەو گرفتانیان کردبا و ئەوەی جێگای داخیش ئێستا لەلایەن ئیتیحادەوەی چ تۆ پێوە خۆشبەختانە لەو شارە ئاهەنگمان جێرا خەڵکێکی زۆر هاتە پێشوازیمان کە تیپەکەمان گەیشتە نایب بەڵام ئەوەی جێگای داخە بۆ گەنجەکانی ئەو شارە ئێمە ئاگدار کراوینەوە لەلایەن ئیتیحادەوە کە سۆران هیچ یاریگایکی شیاوی لێ نەتەنانەت ئەوەی بەکرێش بتوانانی وەربگرین تەیفورگەرپرسیاری ئەوە بکەیت ئەوەی کە هیچ یاریگایەک لە سۆران نییە بەڵام توانامرۆیەکە هەیە یاریزانی زۆر باشەیە ئەمە چەندە هۆکارە بۆ ئەوەی کە وەرزشکاران و وەرزشوانانی سۆران ڕوو بکەنە شارەکانی دیکە ڕوو بکەنە و یانانەی کە قەدریان ئەزانن لایەن لێەکەنەوە هێڵن ژیانێکی شایستەیانە بێ و برەو بە بواری وەرزشی خۆشیان بدەن. باشە توانای مرۆیی لە بواری وەرزشی یەکجار زۆرە بەتابەت لە تۆپی پێ سۆران دەوڵەمەندە ئەو یاریزانانە چی دەکەن لە ئەو یانانەی دیکە زۆر داوای یاریزانەکانی سۆران دەکەن باشە ئێوە چی دەکەن بۆ ئەمەوە ناکە ڕووبکەنە شارەکانی دیکە و سۆران بێ وەرزشکاری جدی بێنێتەوە ئالام بەڕێستان یەکەم زاروا لایەنی پەیوەندداریش ئاگدارن ئەمە هەستەکەین ینی بەداخەوە قسەیەکەم کارەساتێک لە ڕێگایە بەرە ڕوبەڕووی یانەی سۆران دەبێتەوە فعلەن کە ئەو یاریزانە گەیشتونە نایب یاریزانەی لێ هاتوون بەشێکیان دەمێننەوە تاکیدمەوە بەشێکیان داوایان لێکراوە بەتابەت ئەو یاریزانانەی کە لە دەرەوەی سۆران ئەمە هێناومان یاریزانەکانی کە عقدمان لەگەڵ کردبوون بەڵام ئێستا ئەمە بەڕاستی ینی نازانی داوامان لە زۆر لایەنەوە کردووە ئەوە دەنجی خۆشمان ینی لە ڕێگای کەناڵە بەڕێزەکەتان بەلایانی پەیوەنددار دەگەین بەڕاستی سۆران زۆر فەرامۆش کراوە یعنی لە ڕووی ئەکادمیەوە لە ڕووی توانای وەرزشیەوە لە ڕووی ڕابردی وەرزشیەوە خەڵکەکی باشەیە بەڵام ئیتیحادەکانیش بم بۆ ئیتیحادەکانیش هەتاوەکو ئێستا نەک هەر تۆبی پێ تۆبی باسکەیە یەدا هەتا کۆتای هەتا ئێستا نوێنەریش سۆرانی لێ نییە ینی نازان لە بەرچی سۆران بەو شێوە کاتمان کەمە میوانی سێهەمت دەسمەلای میوانەکەی دیکە ماگە دەرفەتە بوو دەگەڕێمەوەلات بەڵام دیارە دەرفەتمان زۆر کەمە دیارە میوانەکەی دیکەم خات وەڵاڵە فەیسەل هەم دەستەی کارژێڕی یانەی سنوور هەمیش بەرپرسی ڕاگەیاندنی ئەو یانەیە یانەی سنوور دابەزی لە خولی بابلێن لە تۆپی پێ لە خولی پلە دوو دابەزی بۆ پلەسێ تۆ وەک خانمێک قسەمان بۆ بکە وەک وەرزشوانێک گلەیی چییە داواکاری چییە با بڵم داواکاری چییە بۆ کابینەی داهاتوی حکوومەتی هەرێمی کوردستان چی بکات لە بواری وەرزش بەتایبەت بۆ خانمان سەرەتا سەڵا ئێمە وەکو یانەی سنوور کابینە وەکو هەموو یانەکانی ئەو یانانێک ئەو تیپانە سۆران هەوکێشە مشکلەی زۆر گەورەمان هەیە یەکەم مشکلە هەرە گەورەمان نەبوونی یاریگا نەبوونی پاڵپشتیەکی دارایی بۆ خەڵکی سۆران بۆ وەرزشوانانی سۆران ئەگەر بێت و سەیری بکەین زۆرترین یاریزانی بەتوان هەم لە کەس هەم لە کوور لە قەزای سۆران هەنە بە حکمی ئەوەی کە ناوچێکی شاخاویە یاریزانی زۆر باشتر بەڵام نەبوونی پاڵپشتێکی دارایی نەبوونی پاڵپشتی حکوومەتی هەرێمی کوردستان بۆ ئەو خەڵکە بۆ ئەو وەرزشوانانە کە هانیان بدەت شتێکی بتوچیش بکە گرنجیان پێ بدەت باشتری لێوەڵە بۆ نمونە یانەی سنوور لە پلە دوو دابەزی بۆ پلەسێ لە بواری تۆپی پێ قسە دەکەم ئێوە یاریگاتان نەبوو یاریگا لە جات یاریگای خۆتان کە نەتان بوو یاریگای سۆرانتان بەکاردێنا خۆ ئەمەشتان لە دەست و چکێکی تۆپی پێ بۆ یاریگای ڕازینە چی دەکەن ئەوش وەکو یانێ سۆران مشکلە هەرە گەورە ئێمە بکە ئەم ساڵیش ئەمە دابەزم بۆ پلەیسێ نەبوونی یاریگاچی گونجا ئەمە لەو یانە لەو یاریگا یاریمان دەکرد بە پارەگەم یاریمانە کرد یعنی ئەوش کێشێکی زۆر گەورە لە هەردوو یانێ سۆران یاریزانی فۆت ساڵی یاریزانی پایسکل سواری لەو بوارە چی دەکەن چی کێشەیەکتانێ داواکاری وەکو یانەی سنوور ئەم ساڵ بڕیانماندا زۆربەی خولەکان بەشداری بکەن بەڵام بۆ مەرجێک کە حکوومەت پاڵپشتیمان بکەن ئێمە ئێستا زۆربەی تیپەکانمان هەیە وەکو ئامادەشین بە هەموو زۆربەی یاریەکان ئەگەر بێت حکوومەت پاڵپشتیمان بکات و هاوکاریمان بکات ئێمە بە هەموو تیپەکان و بەشداریەکەن بەنای سۆرانەوە نوێنەراتەکەن ئینشاڵڵا زۆر سپاس دەکەین زۆر سپاس یادگار ئەوە دوو خانم قسەیان کرد وەرزشوانێک کە یاریزانی گۆڕپان و مەدانی تۆپی پێەیە خانمەکەی دیکە دەستەی کارژێڕیانەی سنوورە و مامۆستا ئازاکە جێگیری سەرۆکییانەی سۆرانە بەگشتی لێرە ژێرخانی وەرزشی هەبوو بەڵام وەک مامۆستا ئازاش ئاماژەی بۆ کرد هەموو ئەو ژێرخانە ئێستا لە ژێر دەسەڵاتی وەرزش دەرچووە تەنانەت یانەی سۆران گۆڕەپانیشی نییە و بەڵێنیان پێدرا ئەویشیان بۆ جێبەجێ نەکراوە مادوونە بن زۆر سپاس تەیفور سپاس بۆ میوانەکانیشت بڵێ ئەزیزانم ئەوەی بینیتان گلەیەکان لە سۆرانیش بەردەوامە من دڵنیام کامێرای کوردستان 24 بچێتە خانەقین بچێتە کفری بچێتە گەرمیان دەربەندی خان لەوێەوە بێتەوە بۆ ناوچەکانی دیکە بۆ سید سادق بۆ هەڵەبجە بێت بۆ ڕانیە بچێ بۆ کۆیە بچێ هەر شوێنێک بەسەر بکەیتەوە ئەم گلەییانەیان هەیە
بۆیە هیوادارین لە کابینەی نۆیەم لای جددی لەم بابەتانە بکرێتەوە. من ئێستا ئەچمە لای میوانەکانی دیکەم کە لە دەستە چەپی من دانیشتون بۆی بزانین خەم و گلەیی و گازندەکانی ئەوان چیە لەو خاتونەی ناوەڕاستەوە دەست پێەکەم خۆتان بناسیێن و چ پێشنیازێکتان هەیە کە بۆ لێرە بەدوا بکرێت فەرمون. من ناوم کاژینە یاریزان یانەی هەولێر و هەڵبژاردەی عێراق لە یاری تۆپی دەست زۆر متابعی هەمووانم کرد کە هیچ شێوەیەک باسی وەرگردنی قوتابی نەکرد لە پەیمانگەکانی وەرزشی هەروەها لە زانکۆی وەرزشی کاوە دەبتە بنەڕەتی دروستکردنی کەسایەتی وەرزشی. زۆر زۆر گرنگە کە تو کەسێک وەربگری کە ئاستی وەرزشی هەبێ. یعنی بۆ خۆم قوتابیمە لە زانکۆ دەبینم کە قوتابیم لەگەرە هیچ لە وەرزش نازانێ سبەینەوە دەبتە بەربرسی وەرزشی یعنی دە کەسایەتی وەرزشی چون وەرزش بەڕێوە دەبرێت کە تو کەسێک بڕوانامەی دەدەیە کە هیچ لە وەرزش نازانێ. یعنی زۆر سەیری هەمووانم کرد کە هیچ شێوەیەک باس نەکرا کە قوتابیەکە لە پەیمانگە لە ئاستی سیرکە تەڵەبە قوتابی نمرەی بەدەست ناینێ دەڵە قەینە دەچمە زانکۆی وەرزشی وەرم دەگرێت بە نمرەیەکی کەم. یعنی ئەوە کەواتە تۆ پێت وایە پێویستە فلتەرێک هەبێت نمرە فلتەر نەبێ بەڵکو ئەو کەسە چەندە خولیای هەیە چەندە لێ هاتووی و توانای هەیە ئینجا وەربگیرێت. بزابەت یعنی ئەو قسەی من وایە کە من ئێستا قوتابی کەمتر لە 65 دڵی خۆشە زانکۆم وەرم دەگرێت بەکەلیورسم هەبێ لە وەرزش مهم بەکەلیورسە دەنووسرێت ئەوە هەڵەیە. شتێکی دیکە چیتر بڵێ بڵێ بنەکانی نووسی بووم وتم بابێتەوە سەرەی خۆم باسی قسە لەسەرەوە پێش زانکۆ پەیمانگا من نووسی بووم وانەی پەروەردەی وەرزش لە قوتابخانەکانە پێشەوەی بێدەگاتە زانکۆ پەیمانگاکانە بێ وانەی وەرزش لای وەزارەتی پەروەردەوە ئەوە ئەکتیڤ کرێتەوە ڕێز بۆ وانەی وەرزش بگەڕێنێتەوە نەک لە دەرسی ئێستا وانەی وەرزش کراوە بۆ وانەیە کە قوتابی خوێندکارەکانمان سەتی لێ ئەهێن و نابێدەرچیت یعنی من خۆم کاگەرگم خۆ مامۆستای وانەی وەرزشم ببوورێت خواکات بەگشتی قسە ناکەم هەیە مامۆستای زۆر باشمانەیە لە قوتابخانەکان کە گرنگی بە وەرزش دەدەن بەڵام ڕەنگە لە پەنجەکانی یەک دەستی پەڕنەبن. من خۆم مامۆستای وانەی وەرزشم لەیەک لە قوتابخانە ئامادەیەکانی شاری سلێمانی باش مشریفە بەڕێزەکەم پێمە دەڵێ بێ پرسیاردا بنیت ئەبێ تەستیحات بکەیت چی بکەیت کاتێک کە خوێندکارەکە بۆ منە دەرنەچووە کەچ پێم لێ بە دەری چێنیت ئەمە بێڕێزیکردنە بەرامبەر ئەو بڕیاری خۆت من دێمەوە لات بۆی حەقڵەمانی لای خۆ بینوسی زۆر بە کورتی کاژی خان بۆی هاوڕەکانیش قسە بکەن. خاڵێکی تر ئێستا من یاریزانم یاریکردن نەبوویتە پیشەی سەرەکی من کو من بتوانم یعنی ماڵی خۆم پیاوی خۆم خێزانی خۆم ڕازی بکەم کە من ئەو کارە جێبەجێ بکەم ئەگەر وەرزش ببتە پیشەی سەرەکی من حتمما یعنی هزارها ئافرەت دێن ئەو شتانە ینی دێنە بواری وەرزشی با لە حەزێک شمێ لەسەر چیزکەخان کە هاتوو پرسیارت کرد باسی ئافرەت بکات ئەو بەگشتی باسی کرد یعنی باسی خۆشی کرد کە گەیشتوتە ئێرە و ڕەودانیشتووە ئەو باسی شخصەتی خۆی دەکە کە بۆ خۆی پێڕاگەیشتیە یعنی بوونی منە ئێستا من ئەگەر من جورئاتم بە خۆم نەدا بە نەدەمتوانی بێمە بەرامبەرت گلەکانی خۆم بڵێن لەوانەیە هەبێ زۆربیان هەبێ نەتوان ئەو شتەی بکەن. زۆر زۆر سپاسەکەمە چینە لای ئەو کاکەیە فەرموو. سەرەتا سڵاوتان لێبێ سڵاو لێوەش فواز یامەدی یاریزانی یانەی نادەیندرێ سەرەتا دەستخۆشی بەرنامەکە دەکەم گلەیەکم نێواوی بەس گلەیەکم لەو خاتونەیە گوتی 5 هۆڵمانەیە لە یانەی لە دۆ هەشت تەرکیزکە جەرەکە دی گوتی هەشت هۆڵمانەیە گوتی هیچ یانی یەکمانە ئیباڵێک نەکەس نەکوڕ مادەم خەمخۆرێکی باوسی بۆی دروستکە خەمێکی لێ بخۆ وایە ئەگەر بوومە بەرپرس پۆش دەبتە چێکم باش ئەمن ئەندامم لەوانەیەک دەنگی منیش گەر بکرێت وەکو تێبینی لای خۆتان بینوسن اینجا وەڵامیان بدەنەوە بەڵێبینەکەی بنووسە گلەی سپاسانەکەم بێتەوە ئێرە بێتەوە لای مامۆستا بزان مامۆستا چێڵێ. من کوڕی هەولێرم لە هەولێر لەدایک بوومە ئێستا ڕاهێنەری یانەی چۆمانم 4 ساعات لێرە دوورە یعنی ئێستا یەکێک پرسیار لە من مایکە کاگەر نزیکەیتەوە مامۆستاگەر یەکێک پرسیار لە من بکە کاکە لەو هەولێرە گەورە و گرانە پایتەختەی خێرە تو لە چۆمان ڕاهێنەری یعنی ئەوە زۆر شتی لێ دەبتەوە کاگیادگار. دووەم شت عەزم لێ باسی دوو تەوەری بکەم یەکیان یاریگا دووەمیشیانە حزب یعنی ئەوەی سەریمەی لە قوڕێنە لە ناو وەرزش ئەو دوو شتەیە یاریگامان نییە حزبیش بەرۆکی گرتینە تۆ باوەڕ دەکەی ئەمن حەقدم لە هااتێ لە نادی چۆمان هەتا دوونێ پارتیەکی حیار 24 بوومە لە فەریقەکی یەکێتی بوومە
یەکێتێکی حیار 24 بوویمە لە واتە بە پێی گۆڕینی یانەکان حەزبەکە شتە گۆڕی نەک ئەمن بگۆڕم دەگۆڕدرێم لە ئەوەی بەرامبەر لە ئیدارەکەم ئەتو باوەڕدەکەنەوە باوەڕ دەکەی 4 ساڵ و 4 مانگ ئەو خوشکە بەڕێزە لەگەرم مشریف بووە چەند نەهامەتمان چێشتی ئێستا لێرە باز بکەین باشە مامۆستاگەر ینی باسی هەر باسی ڕابردووەکرێ بەڵام لە داهاتووە بێت چی بکرێت چکە بەرنمەکەی من ناوی کابینەی نوێمە ئەم کابینەیە ئەبێت چی بکە ئیدارەکەمان کاول بووەکەمان وای لەمە کردیە ئەمە بەرەو پێش نەچین من وەکو خۆم ڕاهێنەری هەربژاردەی عێراقم بە تااقەتی خۆم هاتیمە ئیدارەمان زەعیفە مامۆستا ئالان باش واتە خۆت پێگەیاندووە لە ڕووی وەرزشیەوە کەس هاوکاریتان ناکە بەڵێ هیچ کەسێک سپاس دەکەم مامۆستا یەک شتی بابرێم یەکشت بەڕاستی دوو کەس لەناو وەرزشی گرنجێکی تایبەتیان بە وەرزشدایە ئەوەی هەیە ئەگە سەتا یەک بیتن یەکیان یەکێتی تۆ پێی کوردستان دووەم شتیان ئەمن دیتیتم عزیشم لێ نیە لەکوانە باسکەم بەس دەمەوێت باز بکەم زۆر جاران ئەمە ئەو یاریزانانە ئیخۆمانە نادینە واللهی ئێستا کاگیادگار هەستەوە ئەگەر لەو هەولێرەی توانیت هۆڵک لۆ من پێیاکەی سعاتێک مەشق بکەم چی دەرەی بدەمێ زۆر سپاس دواتر گەیشت مامۆستا دەمەوێت یەک شتی باسی کەیترەوێ قسە بکات کەیترەوێ قسە بکات ئەو کاکەیە فەرموخاتون تۆ قسە بکە اینجا چمە لایەوە سەرەتا دەستخۆشی بەرنمەکەتان دەکەم بەخیاتی میوانە بەڕێزەکانیش دەکەم بەڵێ ئێمە وەک یاریزانی ئافرەت نەبوونی هۆڵەکان ئەوە کاریگەری ئێزگار زۆری ئێمە وەک یاریزانی ئافرەت لە ساحی تاتان یاری دەکەین بەڵام کەسی پێشەوەی بچینە ناومەڵەبەکان یاری دەست پێ بکات لە ساحی فریز مەشق دەکەین ئەوەش دەبێت دەگەڕێتەوە سەر داواکارم لە کابینەی نوێم ئەو کێشەی حەگە و یاریگامان بۆ دروست بکات زۆر سپاس ئەو کاکەیە با قسەکانی بکات زۆر سپاس ناوم محەممەد ئیدریس عومەر بەڵێ پرسیارێکەمەم لایەنەی وەرشی هێندرێن داوا لەم بەرپرسانە دەکەم کەی بیرلەوە دەکەنەوە وەرشی کوردستان بکەنە سیستەم و یاسایی چۆن پرسیاری دووەمم لەو خاتونە ئێستا نمونە لۆ دەینەوە پرسیاری دووەم لەو خاتونە هەیە وتی حکومت زۆر یارمەتی وەرزشکارانی دایە و بەسای حکومت وەرزشکاران لێرکوانە دانیشتینە من پێت دەڵێم ئەی بۆچیە تا ئێستا ناتۆتە سەخت یارمەتی کاپتن دیار ڕەحمان بداتن کە لە ئەنێ لێر تووشی نەخۆشێکی زۆر دەگمەن بووە بۆچیە تا ئێستا حکومت ناتە سەرخەت کاپتن دیار ڕەحمان کە تووشی نەخۆشێکی دەگمەن بۆ لە ماڵەوە کەتیە بۆچی هیچ کەسێک ناچیتن یارمەتێکی بداتن باش ئەوە تێگەیشتم تاو بەڵێ دەست خۆش بێ زۆر سپاس بێمەوە لای تۆ مامۆستا ئاکۆ بەگشتی تێبینی چی بوو لەسەر قسەکان و کۆمنتت چی بوو لەسەر قسەی هاوڕێکانت لە ڕاستیدا ئێمە باسی مۆزوعێکی گەورەیە کەینەوەش مەسلەی حکومڕانیە لە وەرزشە و نابێت زۆر بینە خوارەوە شتە بەسیتەکان باسکەین بۆیە من پێم وایە لە پەرلەمانی کوردستانە دەست پێکەنەوە ئێمە تەنها کێشەمان ئەوەیە کە یاسایەکمانێ لە وەرشێرەمی کوردستانە و هەروە پەرلەمانی کوردستان پەرلەمانی چەند چوار کابینەی ڕابردوون بەوەی نەشارەزاییوە نەیانتوانیوە نەیاسایەک دابنێن و نەوەی بودجەیەک دابنێن بۆ وەرزشێرەمی کوردستان من زۆر باسم کردووە ئەکرێ وەرزش حیزبایەتی بێت ینی ئەمە هیچ لە هەمووی دنیا ئەم بابەت هەیە بەڵام بە شەرتێک ئەو حیزبە بێت لە بودجێ حیزبی خۆی یارمەتی بە ئەو بودجەیە کە دانرێ بۆ وەرزشی گشتی ئەوە ئەبێ بۆ کێ بڕا بۆ بەڕێبراتی وەرچوو لاوان بڕاوە لە پارێزگاکان و لە شارەکان و لە گوندەکان ئەتەوزیع کرێ بەسەر ئەو کەسانە بۆی ممارەسەی وەرزشکەن و دەستەبەری و یاسای بن کە لە ساڵی 1990 دەرچووە خاڵێکی تر باسی یانە زۆری کراوە لە کوردستانە منەوە چەندین بەرنامەی متابعەکەم بەرپرسانی وەرشی باسی یانە زۆریەکەن بەداخەوە لە شارەزای و بەرپرسانەوەیان کردو کە بڵێن یانە وەرشی یانە زۆر هەیە لە هەرێمی کوردستان هەرێمی کوردستان خاونی 6 میلیۆن کەسە لە کاتێکە ئەمە 80 یانەی وەرزشیمانێ من باسی ناوچێکتان بۆکەم لە وڵاتی بەلجیکا لە وڵاتی بەلجیکا دوو ناوچە هەیە ئەگەر ئێمە دیسان تەشبیهکەین بە هەرێمی کوردستان ئەوان ڤالانیان هەیە فلاندریان هەیە لە فلاندر نزیکەی تقریبا 23900 یانەی وەرزشی هەیە 23900 یانەی وەرزشی لە ڤالانیان نزیکی تقریبا 6000 یانەی وەرشیە لە فەنلاندا لە وڵاتی فەنلاندا بۆ 600 نەفر یانەیەکی وەرزشی هەیە لە ئەڵمانیا 90000 یانەی وەرزشی هەیە باش ئێمە 80 نەفر ئایا ئەم 80 نەفرە ئەتوانن ئەم 80 یانەیە توانن کۆی وەرزشی هەرێمی کوردستان لا ئەسوە بگرن ئەمە پرسیاری یەکەمە خاڵێک زۆر گرنگە خاڵێکی تر ئەو بودجەیە کە لە پەرلەمانە تەسویب کراوە و بۆ پەرەپێدانی وەرزشە بەداخەوە چێ بۆ یانەکان
ئێستا ئەگەر سەیریکەی لە بە شێوەیەکی گشتی و بودجەیدان ناخێتە بواری خزمەتی بواری وەرزشەوە ئەو بەس لەسەر بەسەریانەکانەدا بەش بەسەریانەکاندا بەشکری لە کاتێکە لەوە شافەرق و جیاوازی هەیە بەتەکیید لە کاتێکە من باسەکەم لە هیچ وڵاتێکە حکوومەت وەکو حکوومەتی هەرێمی کوردستان خۆ من ئێستا لێرە پشگیری حکوومەت ناکەم بەڵام لە هیچ وڵاتێکە حکوومەت نایە ئاوا پارە دەستەبەر بۆیانەکان حکوومەت واتەیانەکان ئەبێ خۆیان مارکتین و بازارگەری و بەڵێکەن چەند بەشێکێتی یەکیان ئەوەیە ئێمە کەرتی تایبەتمانەیە و یاسای کەرتی تایبەتمانەیە لە پەرلەمانی کوردستانە بەداخەوە ئەمە ئەبێت تعدیل کرێتەوە لەم خولا بۆ چونکە سێ لە سەی خازانجەکانە بێ بخەنە بواری کۆمەڵایەتی وەرزش ئەگەر ئەم سێ بخەن ئێمە کۆمپانیای زەبەلە هەمانەیە لە هەرێمی کوردستانە کاتوان ئەم کارەکەن بۆ نمونە کۆمپانیای گاندنمانەیە کۆمپانیای نەوتیمان هەیە لە شار و شارچەکانی هەرێمی کوردستان ئێمە چەندین کۆمپانیای زەبەلە هەمان ئەگەر ئەو زەریبە بن یانەکان هیچ کێشەیەکیان نامێنێ خاڵێکی تر بەڕێوەبردننی وەرزشە لەلایەن ئەو کەسانەی کە لە ڕاسی وەرزش هەرێمی کوردستانە گەورەترین کێشەی وەرزش هەرێمی کوردستان ئەو بەڕێزانن چ بەیانەکانەوە چ بە لیژنەی ئۆلۆمپیسان دێتەوە سەر و خاڵی پێویستە دەموچاوەکان بگۆڕدرێن من ئەزای چۆنە ئێستا ئێمە پڕ لە کەسانی نەشارەزا بۆ ئێمە چەندین دکتۆرمان هەیە لە لیژنەی ئۆلۆمپیا هەیە لە یانەکانە هەیە لە سەررجەم چەمکی وەرزشە هەمانە بەڵام بۆ چونکە ئەوان بوارەکانیان بوارێکی تر نیە ئێستا وەرزش بابەتێکی گرنگە بۆ بە بزنس بۆ بە اقتصاد بۆ بە یاسا بۆ بە زۆر بواری تر ویانەکان تەنانەت لە تۆپی پێ ئاسیا بێ لە سا چلی یانەکانی ئاسیایی بودجەی خۆیان دابینکەن و بەرهێنانکەن بەڵام ئەم بەڕێزانە یاریزانی کۆن بوون یا بۆ نمونە پیشەیان ئەوە نییە پیشە یەکەمیان مامۆسایە فەرمانبەرن لە شوێنێکا داوام بکەن کۆمنتێک لەسەر و قسەیە بی کە وەرزش لێرە نەبووە بە پیشە ناچارە لە پاڵ وەرزشەکە کارێکی دیکە بکات بژی بەتەکیید خۆی ئەمە چۆن نرخی وەرزش ئەگەر تۆ بۆ نمونە تۆ پێشنیازێک بدەیت لە مڕۆ مامۆستا بڵێ پێشنیازەکە چی ئەبێ بۆ حکوومەتی داات و بۆ ئەوانەی لەو بوارە کارەکەن ئەزانی چۆنە ئێمە کاتی حکومڕانێکی باشمانەیە کە هەر ماڵێک هەر چەمکێک بەشی خۆی تەسیری هەبێ لە بودجەی وڵاتە نرخی GDP وەرزش لە یەکە بۆ سێ بۆ وەرزش لە هەر ساڵێکە بەڵام لە وەرزش یاریمی کوردستان بۆ بەبار ئێمە ئەبێت چی بکەین ئێمە تەخەڕوجێکی زۆرمان هەیە لەسەر جەم بوارەکان هەیکەلەی یانەکانە بێ بگۆڕێ لە کەسانی ئابووریناس کەسانی یاسایی کەسانی سیاسی بێن یانەداریکە نەک کەسانێک کە لە ڕاسی وەرزشن کە لە ڕاستی وەرزشن و خۆیان دوو پیشەین ئەگەر لە پەرلەمانی کوردستان ئەم یاسایە تعدیل کرێ من دڵنیام ئێمە ئەتوانین چی بکەین ئەتوانین داهاتێکی زۆر پاسانەکەی ببین بۆ زۆر پاسانەکەم بێگومان دێمەوە لاتان بڵێ مامۆستا سامان بەگشتی دیسانەوە ئەیڵێمەوە ئێوە ڕەنگە لە کەسانی ئاسایی ڕەنگە لە وەرزشکارێکی ئاسایش زیاتر چاوتان لەسەر وەرزش بێت چونکە ئێوە ئەگەڕێن بە دوواداچوونەکەن و وەکو ڕاگەیان کارێک ئەتانەوێت تێبگەن لە کێشە و خەمەکان زۆر باسی زۆر شتکە باسی ئەوە کرا کە یاریزانەکان وەکو پێویست گرنگیان پێ نادرێ و باسی ئەوە کرا کە هۆڵ نییە باسی ئەوە کرا کە توانە مرۆییەکە هەیە ژێرخانە مرۆییەکە هەیە بەڵام ژێرخانە وەرزشیەکە ئەوەی پێویستە لە هاوکاریکردن لە لالیەکردنەوە لە هۆڵێکی وەرزشی ڕێک و پێک ئەوەی سۆران بەسیترین نمونە بوو ڕەنگە دەیان ئەگەر سەدانی کەسی دیکەی واشمانە بێت کە تواناکەی بەڵام نازانێت لە کوێ ساغ بێتەوە بۆیە لە نەتیجە یا بێ بە مۆزەفێک لە جێگەیەک یا وازەیەنێت و کۆڵەدا ئەمانە ئەبێت چۆن چارەسەر بکرێن جگەل لە قسەکردن و باسکردنی خەمەکان حکوومەت کاتی خۆی پارەی زۆری سەرف کرد بۆ بواری وەرزش بەڵام بە هەڕەمەچی سەرفی کرد خەڵکانێک نەبوون ئەو پارە و بودجێ بگرنە دەست بۆی ئەو یانە زەبەلاحانە بتوانن کەوابداهاتیان هەبێ هەمووی لە یاریزانی عەرەب و یاریزانی پیشەگەر سەرف کرا بۆ ئەنجامی خێرا بەدەستێنان و دەستکەوتنی نازناوێک ئەگەر بوو هاتووە ئەو پارێ بە شێوەیەکی ڕێک و پێک سەرف کرابایە بەکردنەوەی ئەکادیمیای وەرزشی لە هەموو بوارە وەرزشیەکان ئەو کاتە یاریزانی باشماندا و بە تایبەتی وەرزشی تاک وەکو گۆڕەپان و مەدان و وەکو بەرزکردنەوەی قورسایی وەکو پایسکل و وەکو یاریەکانی دیکە کە زۆر یاریزانی ئەستێرە دەتوانین بە خێراترین شێوە بەدەست بهێن و بتوانێت ملواکە واتە سیاسەتی وەرزشی لە هەرێمی کوردستان فەشەلی هێناوەی کە ئەستێرە دروست بکە ئەگەر کەسێک ئەستێرە بوو بێ لە نازانم لە گەشەکردن لە پێشخستنی توانەکانی خۆی خستووە و کە ئەو ئەستێرەکەی خامۆش بۆ کوژاوەتەوە کە ئەو شکستە هات چێ بەرپرسە لەو شکست بێگومان بەرپرسە وەرشیەکان 20 قسوور ساڵە هەر هەمان دەموچاو دێنە بەرچاومان تێیاندایە لێ هاتوونە بەڵام زۆربیان نالێ هاتوونە ئەوەی کاریشی کردەوە بە پەیوەندی شخصی کاری کردو بە تایبەتی لەم دواییە پەیوەندی شخصی و پەیوەندی حزبایەتی هیچیان بۆ وەرزش نەکردو بەڕاستی پێویستە و دەمچوانە بگۆڕێن
بەڵام چۆن بگۆڕێ خەڵکانێکی شارەزا با بڵێن بەرژەوەندی حزبەکان چییە لەوەی کە ئێوە هەمووتان وەرزشکاران بەگشتی هەمویان گلەیان لە بەرپرسە وەرزشەکانەیە داواکەن ئەم دەموچاوانە بگۆڕن کەچی ئەم حزبانی کە ئەمانەیان داناوە با بڵێم حزب نەڵم حکوومەت چکە خۆتان وتان حزب دایانێ حکوومەت دەستیتیانە بێگومان بۆچی نایان گۆڕن بێگومان ئەمە کە لێرەین پێویستە خاڵە نێگەتیفەکان دەست نیشان بکەین بۆ ئەوەی حکوومەتی داهات و سەرکەوتوو بێ ئاواتی هەمومانە کە حکوومەتی داهات و گرنجێکی زۆر بە وەرزش بدا بۆ ئەوی خاڵەکان بێنە شوێنی خۆیان پێویستە هەروەکو گوتم ئەو دەموچاوانە کۆکم لەگەڵ برادران دەموچاوەکان گۆڕی خەڵکانی شارەزا هەن حزبی نین ئەو خەڵکانە نایەنە پێش ناتوانن بێنە پێش ئیلا دەبێت پەنا بنە بۆ لای حزبێک ببنە سەر بە حزبێک بن ئینجا بتوانن پۆست بەدەست بێنن کۆمەڵێک بەرپرسەنە شوێنەکانی خۆیان زۆر تۆکمە کردووە بە پەیوەندی گشتی ئەوانە لا ناسیەتی ئەڵێن ینی چەندین ساڵە سەر و 50 ساڵار نەگۆڕاوە سەر و 20 ساڵی شەهەیەتیدایە لە وەرزشە و شوێنی خۆی بەرنادە کاکە لێ بگەڕێن ئەو گەنجانە هەیە سپاسانەکەم کاکە سامان دێمەوە خزمەتان چریسخەخان لەو بارەیەوە هەندێک گلەیشت لێ کرا کە پێیان خۆشە زیاتر تەرکیزی تۆ لەسەر وەرزشی خانمان و خەمەکانی وەرزشکاری ئافرەت بێت لەم ڕۆوە ئێوە ینی وردە باسی پێشنیازەکان بکەین باسی خەم زۆر کرا باسی کەم و کورتیەکان زۆر کرا بەڵام پێشنیازەکان بە ئاراستی پێشخستنی وەرزشی ئافرەتان و ژنان و بەگشتی وەرزش لە هەرێمی کوردستان چین ئەبێت چی بکرێت بەگشتی کاکی یادگار لازمە قۆناغە سەرەتایی ئەوژی گەل مامۆستای بۆ من جیاف خەڵال دەفخۆنڤێسی قۆناغە سەرەتایی هەر ئەمیەت فێری تەمبەڵیە کرین هەر ئەمیەت فێر کرین و وەرزش تشتێکی زۆرە گرنگ نینە یعنی نەبەس مەثەن ئەس بخۆ مامۆستا بووم من چ جۆرە وانە خۆ نەدا چ مامۆستایدی دەڵێن بێژن وەرزشە کۆبدا ئینگلیزیە هێشتا وانە ئینگلیزیە نەخلاص بووە دا خلاص بیتن حتا دیمای دەرسێکی تری من نەدایە بەس وەختێ مە مەثەرە من وانە وەرگرت دوو قوتابیە غار نەدا هەندی ئەس تۆتمە غار نەدا ئەس حەقی من ئەسوێ قوتابیە ساقت کەمەکی مامۆستای گوتی ئەگەر ئەس نەساقت کەم جارێکی ڕێڤەبەری گۆزی کرا من گوتیت بوتەنینە تو ساقت کە ئەڤە وەرزشە و هونەرژی هەروی شکلی ئەڤە وەرزشە کاکە ئەو منداڵە فێری تەمبەڵیە بوو فەرمو ئێستا ئێمە گەورەین هەر بە تەمبەلیش دەکەین چۆن وەرزش لە ئەبتیدایی دەدەنە ئینگلیزی و بیرکاری و نازانم چه ئێستاش هەموو پوستەکانی وەرزشی لەگەڵ ئەو دکتورەیە لەگەڵ ئەو ڕۆژنامەوانەیە لەگەڵ ئەو هونەرمەندەیە لەگەڵ هەندێک ناوی ترناینم ئەوان دیارە پێویستە پۆستەکانیش بەرپرسیارەتەکانیش بدرێن بەو گەنجانەی کە توانایان ئەکیت گرنگ نییە حزبی بن یا حزبی نەبن ئەکیت ناحزبی بن بەڵام نقطەیەکی زۆر گرنگ مامۆستا با بڵێن حزبەکان حیجەتیانەوە بیتن ئەو کابرا حزبی نییە کاکە من حزبی نیم ئەو بەڕێزە حزبیە یعنی ئێمە لەناو حزبیشدا کەسی بسپورمان هەیە کەسی لەسەرخوان ئیش کردی بەڵام هەموو چویتە عیلاقاتی ئەگەر دەرفەتەویت بچێک لەسەر ئافرەتان زۆر بەکورتی بفەرموو داوای لەبردن دەکەم ئافرەتان مامۆستا لەناو زۆر یانەی کوردستان لە دەستەی کارجێری ئافرەت نینن اتحادت کوردستانێ مەئێک ئافرەت نینە پرێڤە بێت هەمووی پیاوانەیە بەێ زۆربەی یانەکانی کوردستان تیمی کچان نییە یعنی هەندێک کارەسات ڕوو دەدەت بوو خاڵایەکی دیکەی زۆر گرنگ پێم زۆر گرنگە باسی بکەم ئێستا لە هەولێر یانەی ئافرەتانی هەولێرمان هەیە و هیچیش لوان نەکرا بەڕاستی من لەگەڵ یان بووم 4 ساڵ لە سلێمانیانەی ئەفرۆدێتمان هەیە و هیچیان لو نەکرایە یعنی ئەمە بە دکتۆرە کەژاڵ و ستکافیا بە کەساەتی خوان بەڕێوەیان بردیە بەڕاستی تا لێرە لە دووک مامۆستا عەفوان لە دووک یانەی ئافرەتانی دووکمان هەبوو چەند مانگێک داخست ئێستاش عەرزێک هەیە بەناوی ئەو یانە عەرزەکەت چی بەسەرهاتەوە یا حجز کردی جەماعەتێکی وەرزشکاری وەرزشیش نین و لە خەمی وەرزشیش نین خۆیان بە وەرزشکار دەزان بەڵام وەرزشکار مامۆستا بەس ناکرێتن بڵێن ئەو کەسە وەرزشکارە چونکە کولیژی تەواو کردیە دەوێت کەسێکی مەیدانیش بی ئەگەر کاتم زۆر پێتدا بمبورە دێمەوە ئەگەر بیرت نەچێتەوە دکتۆر ئالان من پرسیارەکەم دوو بەشە بەشی یەکەمە سەبارەت بە بەرپرسیارەکان و گۆڕانکاری لە دەموچاوەکان بەشی دووەم سەبارەت بە زانکۆ پەیمانگەکانەوە ڕۆڵیان لە پێگەیاندنی وەرزشکار و ڕۆڵیان لەوەی کە ئەو وەرزشکارانی کە تواناولیاتویەکانەیە چۆن پێشیخەن سەبارەت بە بەشی یەکەمی پرسیارەکەم بۆچی هەر ئەوتێ دەموچاوەکان گۆڕانکاریان بەسەرا بێ ئەنی ئاماژەیان بەوەدا نەک 50 ساڵتیاتی 20 ساڵە لەو پۆستەیە تۆ لەو ڕۆوە چەند متتەفیقی چەند هەستەکەی غەدر لە ئێوەکرێ وەکو بەرپرسەکان کاکە یادگار ئێمە ئەگەر بمانەوێ ئەو لایەنە بە شێوەیەکی زانستی و عاقلیانە چارەسەر بکەین ئەم گۆڕانکاریانە بە یاسا ئەکرێ کاتێک کە یاسات نەبوو
ئەنج ئیتر مەسلەی مەزاج و ئەوە دەورە بینێ ئیتر ئەمە بەردەوامە بێت تۆ لەم دەوامەیە ئەخولێتەوە بەڵام تۆ کە بۆ هەر دەستگایەکی وەرزشی یاسایە کە داڕشت طبعاان لەم یاسایە پاشی ئەم یاسایە شتێکەیە پێوترێت پەیڕەوی ناوخۆ ئەم پەیڕەوی ناوخۆیشت داڕشت لەم پەیڕەوی ناوخۆیە شێواز و شکلی ئەم دەستگا وەرزشیت بەیان کرد سەرجەم ئەو پۆستانە دەستنیشان کرد کە لەم دەستگا وەرزشیە یا کارەکان ئەنجام من کێشم نییە دەستگای حکومیە دەستگای ئەهلیە ئیلا ئاخری باش وە دەسەڵاتەکانی شتیایە دەستنیشان کرد ئیتر ئەمە لەوە دەرەچێت ئەم بە ئارەزوی خۆی ئیش بکە ئەو بە ئارەزوی خۆی بڕیار بدا ئەو بە ئارەزوی خۆی پارەسەرف بکە ئەو بە ئارەزوی خۆی پارەسەرف دەکات باشە ئەمانە بە یاسا ئەوە کەسانێکن بۆ نمونە جەنابتان وەکو نمونەوە بگەن شارەزان لە بواری وەرزش پلیسخان ئاماژەی پێدا دەمێکە لە بوارەکان چی ڕێگرە لەوەی کە گۆڕانکاری بە ئاراستی باش و ئیجابی بکە بۆ نایکەن زانی ڕێگریەکان چیە ڕێگریەکان ئێمە جارێ ئەوەلان ئەبێت ئەوە بزانین کە لە ناو کۆمەلگایەکە ئەژین ڕێگرە لە بەردەم هەندێک گۆڕانکاری نەوعی نەوعی چۆن پێداڵێم کاکە ئێمە لە ساڵی 2013 لە دوهۆک مؤتەمەرێکمان کرد سەر جەم وەرزشکارانی کوردستان تیا بەشدار بوو باش بۆ چارەسەرکردنی هەموو ئەم تەوەرانەی کە ئێستا لەم بەرنمەیە بازەکرێت بۆ چارەسەرکردنی یاساییانەکان بۆ چارەسەرکردنی یاسای لیژنەی ئۆلۆمپی و دەستگای حکومی کە کاروباری وەرزش بەڕێوابان بۆ چارەسەرکردنی خەم و ئازارەکانی وەرزشوانە دێرینەکان بۆ چارەسەرکردنی ژێرخانی وەرزشی کوردستان بۆ چارەسەرکردنی وەرزشی ئافرەتان بۆ چارەسەرکردنی 1 و 2 3 و 4 و إلى آخری ساڵی هیچ کرا بەڵێ ئێستا من پێداڵم بۆ چاکردنی یاساکان هەم یاسایی دەستگا وەرزشیەکان و هەم یاسای با بڵێن یانە وەرزشیەکان دوو تەوەجوه دروست بوو یعنی بەداخەوە ئێستا حتا بیرکردنەوەکانیش بیرکردنەوەیەکی من لەگەڵ زۆربەی برادرانم بۆ مۆزۆعی بە نیشتیمانیکردنی وەرزش بەدە بەجە لەگەڵ ئەو بابەتەیە باش بەڵام ئەمە پێویستی بە ئامادەکردنی ئەرزیەت هەیە ئەم ئەرزیەتە بە هەموو کەس ناکرێت و بەم واقعی کە ئێستا هەیە ناکرێت ئەم کابینێش پێی بەڵێ ناکرێن من پێم وانە ئەزانی بۆ پێم وانە کاکە یادگار لەبەر ئەوەی هەندێک کێشە هەیە لە کاتی جێبەجێکردنا ڕوبەڕوو دەبێتەوە یەکێک لەو یاسایانە لەو کۆنگرەی دووهۆک بڕیاردرا یاوە خودت ئەو خاڵێک کە دەستنیشان کرابوو بۆ یاسای یانە وەرزشیەکان هیچ سەرۆکیانەیەک لە دوو دەورەی ئینتیخابی بۆی نەبێت خۆی هەڵبژێرێتەوە یعنی بەردەوام بێت لە سەرۆکایەتی یانەکە ئەمە لە یاسا پێشنیار کراوە باشە بەڵێ باشە تەماشای سەرۆکی یانەکانی کوردستان بکە چێت هەمووی لە حکوومەت پێم بڵێ هەمووی لە حکوومەتایە هەمووی یان وەزیرە واتە لە بەیانیان لە حکوومەتە و لە دوانی وەڕوانە چێ بۆ یانەکەی شتێکی نۆرمالە ئەمە ئەگەر هەبێت شتێکی نۆرمالە ینی شتێکی غەریب نییە کابرا لە حکوومەتیش وەزیفەی هەبێت و لە یانەیەکی وەرزشیش بێ بەڵام مەبەستم چییە مەبەستم هیچ یاسایەکیش نییە ڕێگری لێ بکە هیچ یاسایەک نییە ڕێگری لێ بکە ئەنجاوەرە تۆ یاسایەک نەبێ ڕێگری لێ بکە خۆشت هێز و پارەشت لە بەردەست بێ ئێوەڵاهی نەک 20 ساڵ 50 ساڵ بەری نادەی بڵێ ئەمە لەبەر ئەوە ئەم گۆڕانکاریانە ئەگەر ئێمە بمانەوێت بۆ داهاتوو ئەمانە چارەسەر بکەین وەکوتر یەکەم ئەبێت ئەم کێشە و ئازارانە لە کارنامەی حکوومەتی هەرێمی دووردستانی داهاتوو ڕنگ بداتەوە ئەمە یەک دوو کۆمەڵێک یاسای مۆدرن باش کە لەگەڵ واقعی ئێستای کوردستانە بگونجێت دابڕژرێت و بە زووترین کات بڕیاری لەسەر باشێت بۆ باسکە چمەلای بە زووترین کات بڕیاری لەسەر بدرێت خاڵی سێهەم ئومێ دەکەم هەموو ئەو بەرپرسە باڵایانەی کە لە حکوومەتدان لە سەرۆکی حکوومەتەوە هەتاوەکو ئەوانی تر کاتێک کە خەڵک لە خۆیان نزیگەکەنەوە ئەو بازنە بچووکەی کە بە دەوری خۆیانە خەڵکی میهەنی و پیشەیی و ڕازگۆ بن کە ڕاستی ئاماژەشیان پێدا لە پاکێژەکە دەست پاکیش بن دەست پاکیش بن من ئەوان دکتۆریان سپاس دەکەم داوای لێبوردن یەکەم ئەمە ئەم سێ خاڵە بکرێت من پێم وایە لە 150 کێشەکان کاکە بە من ینی دکتۆر تا ڕادەیەک ڕژبین بوو لەوەی لەم کابینەیەش کێشەکان چارەسەر بنچکەوتی پێویستی بە زەمینەسازیە و دیارە زەمینەسازیەکەش بە بڕوای ئەو قورسە ئەگەر ئەو سێ خاڵە جێبەجێ نەکرێت تۆ لەو ڕۆوە چەندە گەشتبین و چەندە ڕژبینی و قسەکانی تریش من ناتوانم کورت و پوخت ناڵم گەشتبیرم یا ڕژبیرم بەڵام ئێمە شتەکانە خێنە بەردەم
کابینەی نوێم ئێمە لێرە نهاتوین شتە باشەکانی حکومت بڵین جاگەشتە باشەکانمان بەنامێ زایە ئێمە باشەکان دەستیان هەر بڵین دیکتاتۆر دروستەکەین کوڕیەکان چین بەڵام من ئەڵێم حکوومەتی هەرێمی کوردستان یانەکانی فێری تەمەڵی کردووە بەڵێ یانەکانی وا فێر کردووە بەوەی کە ئەم بەشداری پاڵەوانیتێکە یانەیەک ئەچێتە خولی عێراقەوە یانەیەک گەشتێکەکات حکوومەت دەڵێ 500 میلیۆن بۆ تۆ ملیارێک بۆ تۆ 200 میلیۆن بۆ تۆ خولێکی شەژمانی حەودمانی پێ بەڕێوابات و خوا حافیز کاتێکە بارودۆخی ناو بەغا و خواروی عێراق کێشەی تیا بوو یاریزانەکانی هەڵبژاردەی عێراق بە تایبەتی تۆ پێ باسکەم هەمووی هاتنە یانەکانی هەولێر و سلێمانی و پارەی باش سیارەی باش شوێنی نووسنی باش تا پارە هەبوو تاوەکو کەشی خۆشە بوو بەڵام ئێستاەوە ڕۆشتنەوەکوە چی سپادەی کرد منەمە یەک شت ئامۆژگاری یاخود پێشنیازێ بکەم بۆ کابینەی نوێم بڵێ یانەکان وا لێ بکات خۆیان پشت بە خۆیان ببەستن پرۆژەیان بۆ بکات تاوەکو لەسەر پێی خۆیان بۆستن من یەک نمونەی دراستیت بۆ جێرمۆژێک لە یانە دیارەکانی هەرێمی کوردستان چونە لای سەرۆکی حکوومەتی کابینەکانی حکوومەت داوایان لێ کرد کە بڕی نزیکەی ملیارێک دیناریان باتێ بە قەرزی درێژخایەن بۆ ئەوی پرۆژەیەکی بازرگانی پێ دروست بکەن حکوومەت هەر وەڵامینیانەوە بەڵام دوای فترەیەکی زەمەنی کەم من ڕێزم هەیە بۆ هەموو لایەنە ئیسلامیەکان بۆ هەموو تەکیە و بۆ هەموو ئەوانە پێویستن و ضرورەتی ئەم کۆمەڵگەی ئێمن دوای فترەیەکی زەمەنی کەم 2 میلیارد دینار درا بە شوێنێکی تاو یەکێک لە تەکیەکان بۆ ئەوی کە ئیشی تەکیە و ئیشی ئەو مەجلیسەی پێ بەڕێ بکات سەیری ئەم بیرکردنەوەی حکوومەت من پێم سەیرە بەڕێز مامەساکۆ ئەڵێ لە هیچ وڵاتەکانە بۆ حکوومەت بێ هاوکاریکە باسی تورکیاکەین شارەوانی تورکیا یاریگا بۆ یانەکە دروست دەکات بۆ ماوەی 20 ساڵ 30 ساڵ ئەیا بەیانی وەکو بێشکتاش وەکو فەنەربەخچە وەکو کۆستە پەسپۆرت وەکو بۆرساسپۆرت ئەگاتێ دوای 30 ساڵەکە لێ سەنێتەوە بۆی بتوانێت خۆی پێ دروستکات بڵێ ئەمە زۆر گرنگە حکوومەت هەرێمی کوردستان بەو شێوەکات مامۆستا بەمن چی بکرێت ئەبێت حکوومەت پرۆژەی وەبەرهێنان یاخود پرۆژە بۆ یانەکان بکات ئەرزیان باتێ هاوکاریان بکات دواتر لێیان بسەنێتەوە بە ماوەی 20 ساڵ 30 ساڵ نەک ئەمڕۆ بیاتێ و بیانی لی بسەنێتەوە ئەمە یەک دووەم لە وڵاتانی جیهانە دووچین زۆر گرنگی پێدرێ لە هەرێمی کوردستان هەردوو چینەکە فەرامۆشکراون یەکەم چینی گەنجان دووەم بە تەمەنەکان و خانەنشینان لە هەرێمی کوردستانە ئەم دوو چینە تەواو زەربی سفر کراون ئەم دوو چینە ئێمە بە تایبەتی وەرزشکارە دێرینەکان باس بکەین کاتێکە لە وەرشەکە توانای نامێتتر لە ماڵەوە ئەکەوێت نمونەمان زۆرە من یەک نمونەت بۆ هێنمە ئەوەی بەوەی یەکێک لە ڕێی خوا لایەکی لێ ئەبێت بکرێ بە پیشە من یەک نمونەت بۆ هێنمە یەک ئەوەی تۆپی پێی کردبێت لە هەرێمی کوردستانە یەکێک لە یایزانەکە دیارەکان ناسێ هونەر عومەر هیچێکە لە چاکترین یایزانەکان لە ساڵانی ڕابردووە لە شاری سلێمانی یاریەکەت ئێستا لە یەکێک لە وڵاتەکانی ئەوروپای بە شوێن بژێویە ڕائکات هەر ینی فترەیەک لەسەر جادە ئەخەوت یاریزانی ترمانەیە ڕافت بە دەردین ئیشی چییە فازل عباس ئیشی چییە دکتۆر لەوانەیە و شایەتێن بۆ باسانە هەروەها یەک شتی تر باسکەم زۆر بە کورتی بێکاتە حەمەڕەزایێک و چاکترین یایزانەکانی هەرێمی کوردستان ئێستا ناوبژیوانە یاریزانێک کۆمەڵێک ناوبژیوان لە شارێکە و چون بۆ شارێکتر ناوبژیوانی یاری خولی نابی کوردستانیان هەبوو دەستیان لە تەکسیەک ڕاگرتووە بۆ ئەوی بیامە بۆ شوێنێکتر سەیران کردووە کاپتنی یەکێکە لە تیپەکانیشی تەکسێتیەکەت ئەبێ حکوومەتی هەرێمی کوردستان وا بکات کە یەکێک یاری کرد یاریکەی وەرزەوانیش باسییان کرد بێ بە پیشە بتوانێت خزمەتی بکات خۆشی پێ حکوومەتیش هاوکاری یانەکان کات بۆی پرۆژەی و بەرهێنانەکان لەسەر خۆیان بۆستن هەر بژیت مامۆستا بە من سوپاس بۆ تەواوی هاوڕێیان من نەچمە لای کاکزای ڕەشید کە سەرۆکی وەرزشی پارەۆڵمپیکەیان بە زمانە سادەکە وەرزشی خاوەن پێداویستی تایبەت سڵاوتان لێبێ پێم خۆشە لەبارەی وەرزش لە لای کەسانی خاوەن پێداویستی تایبەتەوە خەم و کێشە و کەم و کوڕیەکانیان چییە؟ ئێوە لێرە باسی ئەوە کرا کە ئەوانەی لێرەن خاوەن پێداویستی تایبەت نین ئەی ئەو هەموو معاناتانێ ئەبێ معاناتی ئەوان چی بێت فەرمونون. سڵاو لە ئێوە کاکیادگار سڵاو لە میوانە بەڕێزەکانت هەروەها بینەرانی بەڕێزی کوردستان 24 سوپاس بۆ ئەم دەرفەتە. بێگومان ئێمە کە لە ساڵی 2003 دەستمان کرد بە پرۆسی وەرزشی کەسانی خاوەن پێداویستی تایبەت لە هەرێمی کوردستان تا ساڵی 2009 تووشی کێشە و گرفتی زۆر بووین چونکە بۆ یەکەم جار بۆ وەرزشی کەسانی خاوەن پێداویستی تایبەت لە کوردستان بوونی هەبیتن لە 2009 تا 2014 ئێمە توانیمان لەلایەن حکوومەتی هەرێمی کوردستانەوە منحەیەکی دیاریکرا بوو لێژنەکەمان دیاری بکرێتن و زۆرترین چالاکیمان هەبوو و زۆرترین کەسانی خاوەن پێداویستی تایبەت لە سەرتاسەری کوردستان بەشداری کارایان هەبوو لە ناو وەرزشدا و جێدەستیان دیار بوو لە ناو هەڵبژاردەکانی عێراق
تەنانەت لە پاڵاوانەتیە نێودەوڵەتیەکانیش شوێن دەستمان دیار بوو و دەستکەوتی زۆر باشمان بەدەستێنا لە یاریە جۆرا و جۆرەکاندا. لە دوای 2014 و دروستبوونی قەیرانی دارایی و ئەو کێشە و گرفتانەی کە حکوومەتی هەرێمی کوردستان هاتنە پێشەوە بێگومان ئێمەش بێبەش نەبووین لەم گرفتانەوە ئێمەش دووچاری قەیران بووین و بەهۆی دەرکردن بە حەزکردن بە مەسئولیەت و هەروەها پشتگیری بە حکوومەتی هەرێمی کوردستان کە ئەو زروفە تایبەتەی هەبوو ئێمە هیچ هەنگاوێکمان نەهاوێشت بەڵام ئێمە ئێستا لە قەیرانێکی قوڵ داینە و هیوادارین کە ئەم قەیرانە چارەسەر بکرێت. بەڵێ ئەمە تێگەیشتین کە لە ماوەی ڕابردوو بە بۆنەی قەیرانەوە کێشەکان چارەسەر نەبوون بەڵام لێرە بە دوا پێشنیازتان چیە بۆ کابینەی نوێم کە ئەوترێ وردە وردە قەیران کۆتایی دێت. بێگومان وەرزشی کوردستان بە شێوەیەکی گشتی دەتوانم بڵێم کێشە و گرفتی زۆرە بە تایبەت وەرزشی کەسانی خاوەن پێداویستی تایبەت چونکە ئێمە کە ئەڵێن خاوەن پێداویستی تایبەت واتە کەسانی کە پێداویستی تایبەتیان پێویستە ئێمە لە سەرتاسەری هەرێمی کوردستان چەندین یاریگا و ستادیۆمی وەرزشی کە هەمانە تاکو ئێستا بەداخەوە ڕەچاوی هیچ تایبەتمەندیەکی کەسانی خاوەن پێداویستی تایبەت نەکراوە. لەلایەکی ترەوە ئێمە خوشحاڵین کە من حەی لێژنەی ئۆڵەمپی گەڕاوە و هەروەها هاوکاری بوو یانەکانی وەرزشی کوردستان گەڕاوە بەڵام بەداخەوە هیچ حسابێک بۆ لێژنەی پاراۆڵەمپی نەکرا لە ڕووی مالیەوە کە ئێمە لە کوردستان خاوەنی گەورەترین دەستکەوتی وەرزشین لەسەر ئاستی جیهان تەنانەت لە کەسانی خاوەن پێداویستی تایبەت بەلکو لە مێژووی کوردستاندا ئێمە وەکو کەسانی خاوەن پێداویستی تایبەت کاکە کۆبان توانی مەدالیای زێر لە ئاستی پارالمپیک بەدەست بێنیتن و هیوادارین ڕەچاوی ئەم خاڵانە بکرێتن کە هاوکاری مادی بۆ لێژنەکەمان بگەڕێتەوە لە بواری منشعاتی وەرزشی ڕەچاوی کەسانی خاوەن پێداویستی تایبەت بکرێتن تەنانەت ئەو ستادیوم ئەو یاریگانەی کە دروست دەکرێن بە شێوەیەکی گشتی ڕەچاوی خصوصیاتی کەسانی خاوەن پێداویستی تایبەت بکرێتن چەند پرۆژەیەکمان لەبەردەستدایە کە تایبەت بوون بە کەسانی خاوەن پێداویستی تایبەت بەڕاستی ئەمانە هەمویان ڕاوەستاون من دەمەوێتن لێرە ئیشارەت بە خاڵێک بکەین ئێمە بەهۆی نەبوونی من حەو پشتگیری دارایی لە حکوومەتی هەرێمی کوردستانەوە لەلایەن بەغداوە تووشی گرفت بووینە تەنانەت بە ئێمە یانوتووە کە سزای هەرێمی کوردستان دەدەین ئەگەر چالاکیتان نەبێتن و ئەوان بەهانەیان ئەوەیە کە ئێمە لە هەرێمی کوردستان حکوومەتی هەرێمی کوردستان لە زمنی بودجەی هەرێمی کوردستان بەشی وەرزشیش دابین دەکرێتن لێژنەی پاراۆڵەمپی عێراقی داوای لە وەزارەتی دارایی و ئابووری حکوومەتی عێراقی کردووە کە من حەی تایبەت بە وەرزشی کەسانی خاوەن پێداویستی تایبەت بخرێتە سەر من حەی لێژنەی پاراۆڵەمپی عێراق بۆ ئەوەی ئەوان لە لای خۆیانەوە بۆ ئێمە خەرج بکردن تەنانەت ئێمە پشتگیری ئەو بابەتە ناکەین ئێمە ئەم بابەتە بەلای ئێمەوە بەڕاستی قابلی قبول نییە بەڵام هیوادارین حکوومەتی هەرێمی کوردستان چاوێک بەو وەزعی لێژنەی پاراۆڵەمپی کوردستاندا بخشێنێتەوە و من حەی کە تایبەت بە کەسانی خاوەن پێداویستی تایبەت یاخود لێژنەی پاراۆڵەمپی کوردستانە بۆی دابین بکات بۆ ئەوەی ئێمە بتوانین چالاکیەکانمان بەردەوام بکەین و کەسانی خاوەن پێداویستی تایبەت بێبەش نەبن لە ڕووی وەرزشیەوە. بەڵێ کاک زاهیر ڕەشید سەرۆکی پارا ئۆڵمپیک زۆر سپاس بۆ زانیارەکانتان ئەزیزانم من دێمەوە لای میوانەکانم کۆتا پێشنیازیان لێوەرەگرم لە مامۆستا ئاکۆ دەستپێکم مامۆستا هیچ کاتم نەماوە لە یەک خولەکە قسەکانی خۆت بابەتی تورکیا کەرتی تایبەت لە ڕێگەی بانکەکانەوە بە یاسا پشتگیری یانە وەرشەکانەکان نەک حکوومەت بەڵام دروشمیەم حکوومەتە کابینەی نوێم دروشمێکی جوان بووە لە سەرجەم حیزبەکانە
بۆ دروستکردنی کوردستانێکی بەهێز بۆ دروستکردنی هەلی کار ئارامی بۆ دروستکردنی عدالەتی اجتماعی لە وەرزشی هەرێمی کوردستان ئێمە بێم خەڵانە یەکەم یاسای وەرزش لە پەرلەمانی کوردستانە پەسەند کرێت شوناسی بگەڕێتەوە بە وەرزش چێکە چ دەستگایە معنیە بە وەرزش لە هەرێمی کوردستانە خاڵێکی تر پەسەندکردنی بودجەیە بۆ وەرزش نەک منحە بۆ وەرزش خاڵێکی بودجەیەکی جێگیر بێت وە میشای بەڵێ لە پەرلەمانە نەک لە ڕێگەی حکوومەتەوە منحە بدرێت خاڵێکی تر ناوچەیکردنی وەرزشە نەک لە دۆهۆکە ئێمە هەش خۆڵمان بێ لە زەڕایەن و لە هەڵەبجە و لە چۆمانە ئەمە هۆڵی وەرزشیمان نەبێ خاڵێکی تر بەشدارکردنی خەڵکە لە شێوازی یانەداریە کەوە زۆر گرنگە خەڵکانێکی دەوڵەمەند هەن بێن بەشدارکەن لە یانەکان خەڵکی تر بە پیشەیکردنی وەرزشە وەروە یەک پیشەی بوونی ئەو کەسانێکە لە ڕاستی وەرزشی هەرێمی کوردستانەوە گرنگترینیشان دابینکردنی سنووخێکە بۆ پشتگیری لە وەرزشی هەرێمی کوردستان کە ئەمسالێک و کاکدیار و ڕحمانەکان سامان لە یەک خولەکە سپاسانەکەم دانانی کەسانێکی شارەزا لە شوێن ئەو کەسانی کە بە حەزبیەتی کار دەکەن بە تۆکمەکردنی ژێرخانی وەرزشێکی تۆکمە لەلایەن ئەگەر وەزارەتی وەرزش نەبوو گەورەترین بەڕێوەبەرایەتی بۆی دابین بکرێ گرنگجیدان بە ئەکادیمیایی وەرزشی بۆ ئەو منداڵە بەهرەمەندانەی کەوا لەو وەرشانەی کە لە کوردستان ئەنجام دەدرێ بە هەمان شێوە کردنەوەی ئەکادیمیان باس کرد دروستکردنی ئەو کۆمەلگە وەرزشیانە لە شارەزە بەلاحەکان زۆر پێویستە سپاسان ئەەکەم چریسخان ئێوەش لە یەک خولەکە دوا پێشنیازی خۆتان بخەنەڕوو کورتی ئەس گەل ڕێیە مامۆستانم پرۆژێت وەبەرهێنانە زۆر گرنگن ئەوە یەکەم ئەنی هەر یۆنەیەک پرۆژێکی وەبەرهێنانە بێتە دەست شارکردن پشتنگا بخڕێ بەت و بەلکوم ئەوی شاوکاریە حکومەتی بکەێت بۆ نمونە یانا ریال مدرید ئەو ڕۆتبێت بەلەدی خردت یانا ریال مدرید ئێنە ثقافتێکە گەلێکە گرنگە لازمان ثقافەتی بەربەڵافکەین دوام ڕەوشەمبیریە ڕیکلامە وەرزشی سپۆنسەری لازم ئەم سەرێ خاڵی شولکەین و بڕاستی بەداخەوە کوردستانی مە ڕەوشەمبیریە ریکلام یا سپۆنسەرە gelek لاوازە هەر نینە حکوومەت شێتن دەورە خودی بابەتی دابینیتن مثلا ئەف کومپانیێت gelek گەورە بێژن زاری بۆ 5 کومپانیا بلا بێن خۆلێکی پرێڤەت بن مثلا یان بلا بێن جایزە خۆلێکی بدەن وەبگشتی ببوورە ئەم هیویدارین کابینانی جناب سەرۆکی حکوومەتێ دەورێکی باش بدەتە گەنجە دەورێکی باش بدەتە وفرەتە و ئەم پڕی هیڤینە چاوێمەلێ ئینشاڵە دەگۆڕانکاریە گەلک باشی نەکردن و دەست خوددان تەسەر بینەوە دکتۆر ئالان ئەگەر کۆتاخولەکی خۆتدا بنی بۆ زانکۆ پەیمانگەکان و ڕۆڵیان لە بواری وەرزش سپاسانەکەم بۆی کاتەکە استغلالکە بەڵێ خاڵی یەکەم ئەوەیە کاکە یادگار بۆ زانکە و پەیمانگاکان من پرۆژەیەکم پێش وەختیش لە شاشەرەنجینەکەی ئێوەش پێشکەش کردووە دامە بە زانکۆ بۆ چارەسەرکردنی ئەو لایەنە ئێمە ئەبێ بازار پەیدا بکەین بۆ دەرچۆکانی زانکۆ ئەبێ بازار پەیدا بکەین بازار پەیداکردنیش بەو سیستەمە و بەو شێوازەی کە ئێستا هەیە نابێت چونکە ئێمە لە بواری وەرزش کۆمەڵێک با بڵێن پسپۆڕیمان هەیە ئەکرێ ئەم پسپۆڕیانە دەرچۆکانمان بخینە ئەم پسپۆڕیەکانەوە ئەم پسپۆریانەوە دەرچووی ئێمە تاوەکو ئێستا بەس چاوی لەوەیە بێتە مامۆسای وەرزش لە کاتێکە کە ئێمە کۆمەڵێک لایەنی تر هەیە یاخود کۆمەڵێک بازاری تر هەیە بۆ دەرچۆکانمان نتوانین ئەمانە جێبەجێ بکەین ئومێ دەکەم کە ئەو پرۆژەیە بگات بە ئاراستەی خۆی خاڵی دووهەم بۆ چاکردنی وەرزش بەگشتی تاکی دەکەمەوە لەسەر ئەم خاڵانە یەکەمیان دەستنیشانکردنی دەستگایەکی بەهێزی سەرتاسەری پتە و بۆ وەرزش دوو یاسا ئەو یاسایانەی کە پێویستە بۆ ئەو دەستگایە لەسەر شێوازێکی نوێ لە کەسانی پسپۆر و شارەزا بە زووترین کات بنووسرێتەوە و ئامادە بکرێت سێ تەکیدی لەسەر ئەەکەمەوە ئەو بازنە بچووکەی کە بە دەوری بەرپرسی یەکەمی حکوومەتی هەرێ داهاتووی هەرێمی کوردستانەوە هەیە ومێ دەکەین ئەو کەسانە بن کە نیشتیمانی بن و کە بە دوور بن لە بازرگانیکردن بە وەرزش و خەمیان تەنها وەرزشی بەمن یەک خولەک پێم وایە باسی گۆڕین دەموچاوەکان کرا ئەگەر دکتۆر ئالانیش لا بچێت تۆ بچێت شوێنەکەی هەمان کاری دکتۆر ئالانەکەی ئەبێ سیستمەکە بگۆڕین ئەبێ یاساکە بگۆڕین ئەبێ دەستی حەزب لە وەرزش بە دوورکەین وەرزش بکەین بە کایەکی نیشتیمانی دکتۆر ئالان ئەمینداری گشتی لیژنەی ئۆلۆمپیای هەرێمی کوردستانە بەڵام سەلاحێتی نییە لە سنووری یەکێتی دەستبا بۆ ئەندامێکی لیژنەی ئۆلۆمپیک کە سەر بێکێتی نیشتیمانی کوردستان بێ ئەمە کێشە گەورەکەیە ئەبێ کە بڕیارێک لەسەرەوە دەرچ بکە لیژنەی ئۆلۆمپی بڕیارێکی سیەکێتی وەرزشی بە سی سەرۆکیەوە ئەبێت
لەژێر سەمعوتاعی ئەو سەرۆکی لەژنەی ئۆلمپیا بن بۆیە پێم وایە دوو خاڵ زۆر گرنگ یەکەم درستنەوەی دەستی حزب دووەم بە نیشتیمانیکردنی وەرزش بۆی هەموو کەسێ بتوانێت وەرزش بکات و خەیاڵی لای وەرزشەکە بێت نەک بۆی حزبەکە و تێکەڵ بە وەرزشەکە. سپاسانەکەم سپاس بۆ کاکە بەهمەن غەریب ڕۆژنامەنووسی وەرزشی کە لە سلێمانیەوە هاتوون سپاس بۆ دکتۆر ئالان قادر ڕەسوڵ ئەمیداری گشتنی لیژنەی ئۆلۆمپیک کوردستان و مامۆستای زانکۆ سپاس بۆ چریسک مزوری خاتو چریسک مزوری وەرزشوان و شارەزا لە وەرزشی ئافرەتان زۆر سپاس کە نوێنەرایەتی دەڤەری بادینانی کرد زۆر سپاس بۆ کاکە سامان بریفکانی ڕاگەیاندکاری وەرزشی و وارووا سپاس بۆ مامۆستا ئاکۆ ئیبراهیم خوێندکاری دکتۆرا لە بەڕێوەبردننی وەرزشی کە لە هەڵەبجەوە تەشریفیان هێنا بوو سپاسی بێپایانم بۆ ئێوەش کە عزیێتان کێشا بوو سپاس بۆ تەواوی ئەوانەی کە لە بەرنامەی ئەم شەو میوان بوون گفتوگویان کرد سپاس بۆ هاوکارەکانم من دڵنیام ئێستا وەرزشکاری بوارەکانی دیکەش ڕەنگە گلەیانە بێ بڵێ باسی ئێمە نەکرا ئەمە تەنها هەوڵێک بوو بۆی لا بوارەکە بکرێتەوە قسە لەسەر بوارەکانی دیکەشەکەین لە داهاتوو ڕێزی یادگارفایق و تەواوی هاوکارانم قبول بکەن کە ئێجگارمان دوو ئەبن بەم بەرنمەیەوە تا بەرنمەیەکی دیکەی کابینەی نۆیەم ئێوە و کوردستان لە ئەمانەتی خوادابن خواگەدارتان بن.